بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله نوصاني برز بران وخشكان السلام عليكم ورحمة الله داواکارین خۆی پەروەردگار بەرەکەتی خۆی بڕێژە بەسەرمانە ئەم مانگە و ئەم ساتە پیرۆزانەمان بەخێر و بەرەکەت لێ بڕواوە یارمەتیمان بۆ باشترینەکانی ژیانمان لەم چەند سات و کاتەیە تێپەڕێنین انشاءالله. ڕێزان ئێمە دەرسی پێشوو هەندێک پێشێکیمان باس کرد لەسەر تەفسیری قورئان، چۆن لە قورئان تێبگەین تەدەبوری قورئان چییە و چۆن باشترین سوود لە قورئان وەرەگیرێت. دواتر بۆ ئەم دوای ئەوە باسێکمان کرد دەربارەی سوورەتی نور و هەندێک پێشێکیمان باس کرد لەسەری و شەرحێکی گشتیمان کرد. بۆ ئەم هەفتەیەش انشاءالله دەرسش قەدەر نەبێتینە خزمەتی سوورەتێکی تری قورئان و مۆزوع سەرەکیەکەی لێ وەرەگرین و دواتر بە چەند خوتوەیەکی سەرەکی ئەو گرنگترین ئەو مۆزوعە هەوڵەدەین لە خزمەتی و سوورەتە لێ تێبگەین. دیارە تێگەیشتن لە هەر مەوزوعێک پێویستی بە گشتگیریەک هەیە، پێویستی بە فراوانبینیەک هەیە کە هەموو لایەنەکانی ئەو سوورەتە وەربگرین یا ئەو مەوزوعە. بێگومان خۆی پەروەردگار کاتێک هەر بابەتێکمان بۆ باسەکاوە گرنگی پێئەدا وا گرنگی پێئەدات کە ئیتر تقریبەن لەو بابەتەیە و کۆڵێ شافی و کافی بێت، هەموو تەفاسیلەکان احتیمام پێئەدات. باشترین دەروازەیەک بۆ ئەم جۆرە تێگەیشتنانە بریتێ لەو سەردە لەو ڕیزبەندیە قورئانی کە هەیە. قورئانی پیرۆز کاتێکە بابەتێکمان بۆ ڕیزەکە شەرت نییە ئیلا ڕیزبەندیەکەی پەیوەندی بە یەک جۆرەوە هەبێت، کاویش بۆ نمونە تەنها مەسەلەی زەمن بێ، باسی لایەنی مێژوویی بێ، یا تەنها پەیوەندی بە لایەنی گرنگی و کەم گرنگیەوە هەبێ. عەلە ئەکسەری تەرتیبەکە پەیوەندی بەو سیاقەوە هەیە، بەو شوێنەی کە مەوزوعەکەی تیا باس کراوە. بۆ ئێمە بۆ تێگەیشتن لە تەرتیبی هەر بابەتێک باشترین شێواز ئەوەیە کە لە قورئانەوە فێربین. هەر بۆیە لەم سوورەتە ئەمڕۆ یەکێک لەو شتانەی فێریەبین بریتێ لەو ڕیزبەندیانەی کە قورئان فێرمانەکە. سوورەتی ئەمڕۆ کە لە خزمەتی ئابین بریتێ لە سوورەتی لوقمان. سوورەتی لوقمان یەکێک لەو سوورەتانە کە خوای پەروەردگار قەزیەیەکی سەرەکی و گرنگ کە بە تەسەووری من بۆیە مەم هەڵبژارد وەکو جۆرێک لە تەواوکاری قەزەی هەفتەی پێشووانەی پێشووە وانەی پێشوو باسی مجتەمەعمان کرد و سوورەتی نور بە تەواوی ئیش ئەکات لەسەر ئەوەی کە کۆمەڵگەیەک بنیاد بنێ ئەو کۆمەڵگەی کە خوا ئەیەوێ. سوورەتی لوقمان ئیشەکە لەسەر جانبێک یا بەشێک لە بەشەکانی کۆمەڵگە کە ئەویش مەسەلەی پەروەردەیە لە کۆمەڵگەیە. گرنگترین ئیشێ قەزیەیەکی سەرەکی لە ناو سوورەتەکە بریتێ لە قەزیەی پەروەردە، بابەتی تەربیە و چۆن ئینسان پەروەردە ئەبێ، چۆن ئینسان پەروەردە بکەین. تۆ وەکو ئینسانێک بۆ پەروەردەکردنی خۆت چیت پێویستە بیکەی، وەکو پەروەردشارێک بۆ پەروەردەکردنی مناڵەکان چی پێویستە بیکەی، وەکو دایک و باوکێک بۆ مناڵەکانی خۆت چی پێویستە بیکەی. ئەم نموزەجە قورئانیە کە لە سوورەتی لوقمانە هەیە بە دوو مەرحەلە خوای پەروەردگار بۆمان باسەکە. مەرحەلەیەکیان بریتێ لە قسەی خۆی پەروەردگارمان خۆی وەکو قورئان وەکو نەسەکە، مەرحەلەیەکیان نموزەجێکمان بۆ باسەکە، چیرۆکێکمان بۆ باسەکە لە ناویا و ئەمە ئینشاءڵڵا بەیەکەوە گەشتێکەکەین بەم سوورەتەیە. هەندێک پێشەکی سەریع لەسەر سوورەتەکە باسکەین. سوورەتی لوقمان سوورەتێکی مەکیە لە مەککەدا بەزیوەتە خوارەوە. بەم پێوەرە کاتێک کە ئەچیتە خزمەتی سوورەتە مەککیەکان زۆر جارەمان باس کردووە. یەکێک لە گرنگترین قەزیەکان لە سوورەتە مەککیەکانە بریتە لە بابەتی عەقیدە و پەروەردەی ئینسان. بۆیە مۆزوعەکە باسی مەرحەلەیەکی زۆر پێشکەوتوو نییە لە پەروەردە بەو مەرحەلەیە کە ئینسان بنەماکانی دامەزرا بێ اینجا دوایی ئیشکا لەسەر مەرحەلەکانی تر. نانە هەر لە بنەماوە هەر لە سەرەتاوە ئیشەکە لەسەر پەروەردەی. ئێمە کاتێکچینە خزمەتی ئەم سوورەتە مادەم سوورەتەکە لە مەککە دابەزیوە مەرحەلەکەی بریتە لە مەرحەلەی بنیاتنانی ئینسان، پێکهێنانی ئینسانێک و ئەم ئینسانە لە بناخەوە چۆن پەروەردەی بکەین، چۆن گەورەی بکەین. ئەمە قەزەی سوورەتەکەیە. عەرزم کردن سوورەتەکە مەککیە، ژمارەی ئاەتەکانی 34 ئاەتە. تەرتیبەکەی لە مصحەفە 31 هەمین سوورەتە لە مصحەفی قورئانە، بەڵام لە دابەزینە وەڵاهو ئەعلەم اختلافێک هەیە لەسەری، بەڵام ڕەئی ئەرجەح ئەوەیە لە دەوری 57 هەمین سوورەتی قورئانەکە دابەزیوە. تەرتیبی دابەزینەکەی 57 هەمین سوورەتە، بەڵام جاری ترمان باس کردووە کە بابەتی نزول دابەزینی قورئان و تەرتیبی نزول و سەبەبی نزول و ئەمانە بابەتی خلافین، یعنی بابەتێکن کە قسەی لەسەرە، زانایان ڕای جیاوازیان هەیە لەسەری. هەندێکیان ئەڵێن ئەمە ئەم ئاەتە ئەم سوورەتە لەو مەوزوعەیە دابەزیوە، هەندێکی تریان ئەڵێن لەمەی تریا. وە ژمارەی ئەو سوورەت و ئاەتانی کە فەرمودەی سەحیحی لەسەرە
و زۆر دڵنیاین لەسەر کاتی دابەزین و شوێنی دابەزینەکەی و تەرتیبی دابەزینەکەی زۆر کەمن ئەو فەرمودانە زۆر کەمن کە لەسەر ئەو جۆرە ئاەت و سوورەتانە هەن بۆیە احتیمادی ناکرێتە سەر هەر بۆیە زانایانیش حتا لە مەسلەی فەهمیشە لە تێگەیشتنیش لە قورئانە زۆر احتیمادیان نەکردوتە سەر تەرتیبی نزول بۆ نمونە تەنها هەندێک جار نەبێ لە هەندێک بابەتە بۆ نمونە کاتێک باسی سوورەتەکانی مزەممیل و مدەثیرە کرێ باسی ئەوا کرێ وعەلەیکم سەلام باسی ئەوا کرێ کە ئەم سوورەتە لە ئەوەڵی قورئانایە هەر بۆیە ئێمە اعتیماد دەکەین لەسەر تێگەیشتنمان بۆی کە ئەم بابەتێکە لە سەرەتای دابەزینی قورئان لە سەرەتای بوون بە پێغەمبەری محەممەد صلی الله عليه وسلم ئەم مەوزوعە گرنگی پێدراوە کاتێک سوورەتی عەلەق خوێنینەوە ئەزانین یەکەمینێکە لە سەرەتاکانی لانی کەمەکەی چەند ئاەتی ئەوەڵینەکانی ئەو ئاەتانەیە کە دابەزیون کاتێک کە سوورەتە مەکیەکانە خوێنینەوە بە کۆی گشتی هەمویان ئیشمان بەوە ئەبێ کە مەوزوعە سەرەکیەکانی چیەوە چۆن لە چ چوارچەوەیەکە لێ تێبگین بۆ ئەم مەوزوعە بابەتی مەکی و مەدەنی ئیسفادە کراوە لە ینی بۆ لە تەفسیرە زۆر ئیسفادەی لێکراوە بۆ نمونە هەر ئاەتێ لە قورئانە مەکی بێت یعنی لە مەککە دابەزی بێ و وشەی جیهادی تیابێ ئەو جیهادە بە معنای شەڕ نییە لە هەر ئاەتێکی قورئان لە هەر سوورەتێکی قورئانە ئەو ئاەتانە لە مەککە دابەزی بێتن وشەی جیهادی تیابێ ئەو جیهادە بە معنای تێکۆشان بە معنای هەوڵدان لێک ئەدرێتەوە نەک بە معنای جیهاد بە معنای قیتال معنای شەڕ نییە بەڵکو بە معنای تێکۆشانە کەوا بێ تێگەیشتنمان لە ئەسباب نزول یا مەکی و مەدەنی ئیسفادەمان پێگەێنێ لە مەراحیلەکانی تر لە قۆناغەکانی تری تێگەیشتنمان لە قورئان لە وشەکانە جاری وا هەیە لە هەندێک کەلیماتی قورئانی ئیسفادەمان پێگەێنێ بۆیە ئەم مەکی و مەدەنیە ئێمە لێرەی شەباسیەکەینەوە لەبەرەوەی خەیاڵمان بۆ ئەوە نەڕواتەوە کاتێک سوورەتی لوقمانە خوێنیتەوە خەیاڵت بۆ ئەوە بڕوا ئەمە باسی مەرحەلەی بۆ نمونە 10 ساڵ 15 ساڵ بێ دەوڵەت هەبێت و مسلمانان لەسەر کیانی خۆیان بنانە ئەمە باسی خوتوەکانی یەکەم ئەکا بەڵام بۆ پەروەردەی ئینسان هەنگاوەکان هەمان هەنگاون کاتێک کە مناڵێک تازە لە دایکە بێمێ پەروەردەی کەم هەر هەمان ئەو هەنگاوانەیە کە لێرە هەیە کاتێک ئینسانێک لە گەورەیە ئەگەڕێتەوە مراجعە بکاتەوە بزانێ من پەروەردەم خۆم ئیشم لە چیا بکەم لە خۆما لە چ بوارێکی خۆما ئیشکەم دووبارە پێویستی بەم هەنگاوانە بێتەوە کە لێرە باسیەکەین ئەچینە خزمەتی سوورەتەکە عرضم کردن کە سوورەتی لوقمان ناوەکەی ناوی سوورەتی هەر بە ناوی لوقمانەوە ناونراوە ئەم پیا و چاکە لوقمان سەلامی خوای لێبێ خوای پەروەردگار تەنها لێرەیە بۆی باس کردوین و باسی ئەم کەسێک کە وا کردووە هەندێک لە زانایان ئەڵێن ئەمە پێغەمبەر بووە ڕەیەکی وا هەیە لە ناو سەحابەیە و لە ناوەندێک لە زانایانە ئەڵێن پێغەمبەرێک بووە ئەگەر بە پێغەمبەر وەری بگرین یعنی حەزرەتی لوقمان وەکو پێغەمبەر سیرکەین ئەو شەیە کە خوا فەرمێ وەلەقەد ئاتەینا لوقمان الحکمەتە حکمت لەویا بە معنای نبووەتیەت یعنی پێغەمبەرایەتی ئەوە ئەها بە حەزرەتی داود دەفەرمێ وآتەیناه الحکمەتە وفەصل الخطاب ئێمە پێغەمبەرایەتیمان پێدا بۆیە ئەگەر لوقمان وەکو پێغەمبەر سیرکەین یعنی وا بەو ڕەیانە وەرگرین کە ئەڵێن ئەم لوقمانە پێغەمبەرێک بووە ئەو کاتە ئەو حکمەتە و شەی حکمت لێکدانەوەکەی ئەگۆڕێ ئەگەر وەکو پیاوچاکێک سەیریکەین کە زۆرێکی تر لە زانایان ئەم ڕەیانەیە وەڵڵاهو ئەعلەم ئەمەش ڕەیە ڕاستەکەیانە صحیحەکەیە ئەوەیە وعەلەیکم السەلام ئەوەیە کە ئەم کەسە ئەم لوقمانە پیاوچاکێک بۆ ئینسانێکی ساڵح بووە خۆی پەروەردگار هیدایەتی داوە و حکمت و داناییەکی زۆری پێبەخشیوە ئەو کاتە لەویایە وشەی حکمت ولقد آتينا لقمان الحكمة بمعنى دانایی لێکە درێتەوە نەک بمعنای نبووەت و پێغەمبەرایەتی ئەمە لە تەفسیرەکان ئاگۆڕێن بە پێی تێگەیشتنمان بۆ کەسایەتی کەسەکە ئەگەر پێغەمبەر بمعنایەکە ئەگەر پێغەمبەریش نەبێ هەر پیاوچاکێک بمعنایەکی ترە لوقمان خۆی کێیە عەلەیهی السەلام و ئەم سوورەتەی بەناوە ناونراوە و ئەم چیرۆکەی هێنراوەتە ئێرە قسە زۆرە لەسەری و چیرۆکی جیاواز زۆر هەیە لەسەری باسی تەمەنی ئەکرێ باسی زەمەنی ژیانەکەی لە چه زەمانێکا ژیاوە باسی ئەو پێغەمبەرە ئەکرێ کە ئەم شوێنی کەوتووە و لەگەڵ یا ژیاوە باسی مناڵەکانی ئەکرێ و باسی دایک و باوکی ئەکرێ و کۆمەڵشتی زۆرمان هەیە بەڵام تقریبەن هیچیان ناگەنە ئەو ئاستەی کە ڕیوایەتێکی صحیحی یەکلاکەرەوە بن بۆ ئەم مەوزوعەوە تەواو پێی ئاسوودە بین و بڵین ئیتر معلوماتی ترمان ناوێت لەسەر ئەوەندە مرتاحکەرە هەمویان خلافات هەیە لە بینیانە و هەندێکی فەرمودەی ضعیفە هەندێکی بنی ئیسرائیلە چونکە لای ئەوانیش لوقمانی حەکیم بەناوبانگە و هەندێکیان هی چیرۆکە کۆنەکانی عەرەبن عەرەب خۆیان لوقمانیان ناسیوە و لوقمانی حەکیم بەناوبانگ بوو پێش ئیسلامیش لوقمانی حەکیم بەناوبانگ بوو و حتا کتێب هەیە یا مەقولاتی هەیە کۆمەڵێک قەولی هەیە کە بڵاو بۆتەوە وەکو پەندی پێشینان و ئەمانە بەکار هاتووە وەکو چۆن لە کوردایە ماڵین پەندەکانی پیرەمێرد
بەکارێنین وڵێن کەسێکی حەکیم بۆ کەسێکی عاقڵ بوو و ئاوە عەرەبیش پەندەکانی لوقمانی حەکیمیان بەکارێناوە و ئەمە لەناو میلەتەکانی تریشە دەماودەم گوازراوەتەوە بۆیە بۆتە کەسایەتێکی جیهانی تقریبا لە جیهانی کۆنا جیهانی پێش ئیسلام. طبعا دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لە یەکێک لە پیاوێکی عەرەب یەکێک لە زانایان دانایانی عەرەب دێت مناقەشە ئەکا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەندێک حوارەکەوێتە بینیانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چیت لایە قسەی باشت چی لایە ئەویش ئەڵێ من کۆمەڵێک مەقولەی باشم لایە کۆمەڵێک قسەی جوان و حکمت و دانایم پێیە ئەیخوێنێتەوە هەندێک لە مەقولە و قسەکانی لوقمانی حەکیم خوێنێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هذا كلام حسن فەرمێ قسەیەکی زۆر جوانە ئامەی کردت ئەم قسانە قسەی زۆر شازن زۆر جوانن زۆر باشن. دوایی لە بەرامبەرە ئەڵێ ئەی تۆ چیت لایە پێغەمبەری صلی الله عليه وسلم قورآن خوێنێتەوە بۆی جا ئەو بڕگەم بیر دەچێت ئەفەرمێ هذا كلام حسن ولكن لدي أحسن منه فەرمێ من ئەم قسانەی لوقمان زۆر جوانە بەڵام ئەوەی کە من لامە لەوە جوانترە لە قسەکانی لوقمان جوانترە. ئەڵێ چییە ئەوانیش نیان بیستووە ئەڵێن کەسێک نەبووە ینی قسەیەکی جوانتری هەبێ لەوانەی لوقمانی حەکیم. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک لە ئاەتەکانی قورآنی بۆ خوێندرێتەوە کە برا بێدەنگە بێ و تەسلیم ئەبێ بەوەی کە بالفعل ئەم قورآنە دقیقترە و حەکیمانەترە لەوەی لوقمانیش. المهم یعنی بۆ ئاڵم لوقمانی حەکیم کەسێکی بەناوبانگ بۆ کەسێکی ناسراو بووە لەناو عەرەبا و لەناو گەلەکانی تریشا بەڵام خلاف زۆر لەسەر قومیەتەکەی لەسەرەوەی خەڵکی کوێ بووە. یەک حەدیثێکی لەسەرە کە پیاوێکی ڕەشپێست بووە ئەسمەر بووە ڕەشپێست بووە و لە ڕووی شکڵیاتی دەرەوە ئینسانێکی زۆر بەناوبانگ و ناسراو نەبووە. خاڵی سێهم ئەوەیە وترێ عەبد بووە یان خزمەتکار بووە لە ماڵی کەسێکە ینی کەسێکی خانەدان و خاوەن پێگە و جاه نەبووە لەناو مجتەمەعە بەڵکو کەسێکی هەژار و ئەوە بووە خزمەتکار بووە یان عەبد بوارێکێکیان بێ. ئەمە وەصفی هەندێک لەوانەیە کە تقریبا وەکو چەسپا بێت ینی ڕەئی جیاواز هەیە بەڵام ئەمانەیان تقریبا دڵنیا بووینەتەوە لەوەی کە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەقڵ کرابێت لەسەریان. هەر ئەوەندە بەسە بۆچی ئەوەندە بەسە والله أعلم ئەگەر لەوە زیاترمان پێویست وایە قورئانی اهتیمامی پێدا يعني یەک تۆز لەم معلوماتانە زیاتر حتا ئەمانەیش يعني تەمەنەکەی و ئاستەکەی و هەر یەکێک لەم شتانەیشی چی پێویستمان پێی نییە بۆیە قورئان تەنها ناوەکەی هێناوە و بەستێتەوە بە قەزەیەکەوە کە ناوی ناوە قەزەی حکمت و قەزەی ئامۆژگاریکردنی مناڵەکەی ئامۆژگاریکردنی کوڕەکەی هەر ئەوەندەی باس کردو و هیچی تری بۆ باز نەکردوین ئێمەش هەر لەویا ئەوەستین ئەوەندەی کە قورئان وەستاوە لەوەندەی ئەوەستین و هیچی ترمان پێویست نییە. ئەچینە خزمەتی سوورەتەکە عرضم کردن موضوعی سەرەکی ئەم سوورەتە بریتیە لە بابەتی پەروەردە و تربیەکردن لەسەر ئەو منهەجەی کە خوا ئەیەوێت. ئەمە بریتە لە موضوعی سەرەکی و بابەتە ئەساسیەکە لەویایە هەرچی باس ئەکەین لە دەوری ئەم قەزەیە سوڕینەوە و هەرچی ئەڵێن لە دەوری ئەمە ئەیڵێن ئینشاءالله. طبعا کاتێک کە سوورەتی لوقمانە خوێنیتەوە یا هەر ناوی لوقمانیەتە بەرگوێت یەکسەر وشەیەکی تر لەگەڵ ئیزافا بێ ئەوش بریتە لە حکمت يعني هرچی وشەی لوقمان يعني ئەم پیاوچاکە باسەکەین یا سوورەتی لوقمان وەرئەگرین هەر بۆی ئاەتی دووەمەکەیشی دوای حرفە متقطعەکان ئەلیف لام میم لە دوای ئەوە فەرمێ تیلکە ئایات الکتاب الحەکیم دووبارە حکمتمان بۆ ئەهێنێتە پێشەوە. بۆیە زانایان هاتوون لێرەوە یەکسەر یەک مەقسەدی گەورە وەرەگرین ئەویش بریتە لە بەستنەوەی بابەتی پەروەردە بە بابەتی حکمتەوە يعني تربیە و پەروەردەکردنی ئینسان بەبێ حکمت فەشە لەهێنێ و پەروەردەیەکی نادروست دەرەچێت. یەکەمین هەنگاو بۆ ئەوەی کە لەم سوورەتە تێبگەین بریتێ لەوەی کە ئەبێ ئەم دوو شێ بەیەکەوە ببەستینەوە لە هەموو هەنگاوەکانی پەروەردەیە بۆ پەروەردەی ذاتی خۆمان بێ یا بۆ پەروەردەی غەیری خۆمان بێ بۆ کەسێکی تر بێ ئیشمان بە مەسەلەی حکمەتە بێ و ئەبێ بە داناییەوە ئیش بکەین لەگەڵ پەروەردەیە و پەروەردە پرۆسەیەکی ئالۆزە پرۆسەیەکی گشتگیرە پرۆسەیەکە کۆڵە پێچوپەنای زۆر تایە بۆیە پێویستی بە دانایی و حکمەتێکی زۆر گەورە هەیە بۆەوەی کە تایە ناجح ببین. ئەم سوورەتە جگە لەوەی کە ئەم باسی حکمەتە هێنێتە پێشەوە شتێکی تریش هێنێ نموزەجێکی ئینسانی زۆر جوانمان پیشانەدا لەسەر پەروەردە نمونەیەکی جوانی ئینسانی تەنها لە عالەمی نەزەریات و خەیاڵە نامێنێتەوە بەڵکو دێتە عالەمی واقعیشەوە نمونەیەکی واقعیشمان پیشانەدات. طبعا ئەم قسەیە ئەم نمونەیە ئەکەوێتە ناوەڕاستی چیرۆکەکەەوە بۆیە لێرەیامەوێ وێنە گشتەکەمان دەستکەوێی سوورەتەکەین جاسمە سەر تەفاسیل. کاتێ سەیرەکەین سوورەتەکە ناوی سوورەتی لوقمانە بابەتەکەش باسی پەروەردەی ئینسان و بەتایبەتتر پەروەردەی مناڵە گەنجانە لەلایەن گەورەکانەوە. ئەم بابەتە زۆر بە وازەحی ئەبوایە لە ئەوڵەوە ینی ئەگەر ئەبوایمە بەسم ئێمە بیکەین ئینسان ئەم قسەیە بکە ئینسان ئەم شتە بکە ئەم پەروەردەیە بکە لە ئەوڵەوە هات باسی لوقمانی بۆ کردین یەکسەر بەوە دەستی پێ کرد. بەس کاتێ سێری سوورەتەکە ئەکەین تەرتیبەکەی وانە
ترتیبەکەی چییە؟ تقریبا یەک لاپەڕە کۆمەڵێک ئاەتی بۆ هێناوین 11 ئاەتی بۆ هێناوین. اینجا دوایی دێت چیرۆکێکمان بۆ ئەگەڕێتەوە کە چیرۆکی ئەم لوقمانەیە و باسی نموزەجە ئینسانیەکەمان بۆکە، دوایی دێتەوە سەر قسەکانی خۆی خواجان کە ئەنەهو ئەم بابەتی پەروەردەیە و ئەم چیرۆکە عەفوەن وەکو وەسائلی مساعدە بەکار هاتووە، نەک هەموو قەزیەکە بریتی بێ لە چیرۆکێک. خوا چیرۆکمان بۆ ناگەڕێتەوە، نایەوێت ئێمە خەریک بین چێژ ببینین لە چیرۆکی ڕابردووەکان. خوای پەروەردگار ئینسان پەروەردە ئەکا، وەسیلەیەک لە وەسیلەکانی پەروەردە بریتیە لە چیرۆک. بۆیە چیرۆکی لوقمانمان عەلەیهی سەلام بۆ ئەگەڕێتەوە وەکو وەسیلەیەکی یارمەتیدەر، هۆکارێکی یارمەتیدەرە لە پەروەردەیە. هەر بۆیە ئێمە زۆر جار لە بابەتی محاضرات و دەرس و دەورە ئەڵێن نابێ هۆکارەکان یارمەتیدەر زۆرتر بن لە بنەماکان، بریتی بێ زۆرتر بێ لە ناوەڕۆکەکە. ناکرێ ئینسانێک ها ماوەیەک لەم بابەتی تەدریب و ڕاهێنان و شتانەیە ئەوەندە زۆر احتیمامەدرا بە ڕاهێنان و بە تەدریب و بە وەسیلە و یارمەتیدەرە چێژبەخشەکان، ناوەڕۆکەکەمان لێو نەبوو، لێمان تێگەچوو. ئەرێ بەڕاست ئەمڕۆ من بۆ محاضرەیەک هاتووم دەربارەی بابەتی گۆڕانکاریکردن لە خودا، بەس ئەوەندە ڕاهێنانمان تێئەکرد یا ئەوەندە ڕاهێنانی تیا بوو لەو محاضرەی کە ئەچوون گوێمان لێ ئەگرت، تێناگەشتین ئەساسیاتێکی علمیمان وەرنائەگرت، بنەماکانمان وەرنائەگرت، هەڵەکانی ئەم بابەتەمان تێناگەشتین، هەمووی ڕاهێنان بوو. ڕاهێنان وەکو هەر وەسیلەیەکی تر بۆیە بەرمونایێنمەوە، وەکو هەر بابەتێکی تر ئەبێت تەنها هۆکارێکی یارمەتیدەر بێ، نابێ هەموو قەزیەکە ببێ بەوە. چیرۆک وەکو خۆی هۆکاری یارمەتیدەرە، نابێت چیرۆکەکە ببێ بە هەموو قەزیەکە. ئەگەر چی قورئان هیچ چیرۆکێکمان بۆ ناگەڕێتەوە وەک چیرۆک، هەمیشە ناوەڕۆکێکی قورسی تایە، ناوەڕۆکێکی پتەوی تایە، بەڵام هێشتاش هەروەکو وەسیلە بەکارهێنێ. چیرۆکی پێغەمبەران سیر کە بەو هەموو دوور و درێژ و تەفسیلەوە کە لە قورئان ئامانە هێشتا هەروەکو وەسیلە بەکارهێنێ. هێشتا قورئانە فەرمێ ئەم چیرۆکانی بۆتان نەگەڕینەوە بۆ ئەوەی ئێوە ئەو دەرسانی لێ وەربگرن. وەرگرتنی ئەموانە و دەرسانە شتێکی گرنگە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەباشی ئیسفادە بکەین لە چیرۆکەکان. کەوابێ کاتێ سەیری سوورەتەکە ئاکەین، سوورەتەکەمان بەگشتی هەیە کە بریتێ لە کۆمەڵێک خوتووە، کۆمەڵێک هەنگاوی گەورە بۆ پەروەردە، لە ناویا چیرۆکێکیشمان هەیە، ینی سوورەتێکمان هەیە لە ناویا چیرۆکێک هەیە، نەک چیرۆکەکە سوورەتەکە هەموو یەکسان بێ بە چیرۆکەکە. ئاوە ئەمە وێنەیەکی گشتی لەسەر مەوزوعەکە. ئێمە چینە سەر تەفاسیل و قۆناغەکانی ئەم سوورەتە لە تەوزیعیا هەر هەمووی بەیەکەوە ئەبێتە تقریبا 8 قۆناغی سەرەکی. 8 قۆناغمان هەیە، 8 مەرحەلەمان هەیە. بە 8 مەرحەلە قورئان ئیشەکە لەسەر پەروەردەکردنی ئینسان و تێمانەگەیەنێ طبعاً لەم سوورەتەیە، ئەگەرنا لە شوێنی ترا بە مەراحلی جیاواز ئیشەکە. ئێمە گەر بیرتان بێ هەفتەی پێشوو دەرس پێشوو باسی سوورەتی نورمان کرد، سوورەتەکە تەوزیع بوو بە 5 قۆناغەوە و مجتەمەعێکی نورانی و باش خوای پەروەردگار ئیشی لەسەر کرد بۆمان بە 5 قۆناغی دیاری کراوە. لێرەیە ئیشەکە لەسەر بە 8 مەرحەلە بە 8 خطووە باسیەکە. تاوانە باسانە باسێکی ئیجتیهادیە، شتێک نییە بڵێ قورئان خۆی ینی وەستا بێ لەسەری فەرمووێتی و خطووە یەکەم تەواو ئەمە دووەمە. ئەمە تێگەیشتنی هەندێک لە مفەسیرەکانی هەندێک لە زانانی ئەوانەی لەم بوارانەیە ئیشەکەن و بۆ تێگەیشتنێکی باشتر بۆی ئینسان بتوانێت تەطبیقی ئەم ئاەتانە بکە. هەنگاوی یەکەم لە کووا بۆستم چەندێک دەرسی لێ وەرەگرم، هەنگاوی دووەم چی، ئەنجا هەنگاوی سێم ئاوایی. خاڵی یەکەم هەنگاوی یەکەم چمە سەر هەنگاوەکان، یەکەمیان بریتیە لە ناسینی منهەجی پەروەردە، ئەو منهەجە ئەو پرۆگرامی کە ئینسانی لەسەر پەروەردە ئەبێ. لە ئاەتەکانی یەکەم هەتا سێیەم خوای پەروەردگار منهەجەکەمان پێناسێنێ. بسم الله الرحمن الرحیم ئەلیف لام میم تلك آيات الكتاب الحكيم هدى ورحمة للمحسنين. ئەمە بریتیە لە ناسینی ئەم ئاياتانە، ئەم قورئانە، ئەو منهەجەی ئینسانی لەسەر پەروەردە ئەبێ. لەوێوە ئێمە منهەجەکە ئەناسین بەس لەم ئاەتانی ئەوڵە، یعنی ئەو پرۆگرامەی کە ئینسانی لەسەر پەروەردە ئەبێ. کەواتە پرۆگرامەکە بریتی نییە لە چیرۆک، پرۆگرامەکە بریتی نییە لە هەڵخەڵەتاندن، پرۆگرامەکە بریتی نییە لە قسەی پەندی پێشینان، پرۆگرامەکە بریتی نییە لە شتێک کە بێکەوە ڕێکەوت بێتین، بەڵکو بریتە لە کۆمەڵێ ئايات، کۆمەڵێ بەڵگە و نیشانە کە لە کتێبێکی تەواوکارە هەمووی بەیەکەوە. تیلکە ئايات الكتاب، کتابەکە هەمووی بەیەکەوە یەک منهەجە، اینجا پڕە لە حکمت الحەکیم. ئەوەندە منهەجەکە حکمەتی تایە هەتا هەموو کتێبەکە ناسراوە بەوەی حەکیمە، هەموو کتێبەکە ناسراوە بەوەی حەکیمە، یعنی ئەوەندە وردەکاری و حکمەتی تیا بەکارهاتووە تۆ ئەتوانی وەصفی هەمووی بکەی بە حەکیم. ئاوە ئەمە بریتێ لە ناسینی منهەج. قۆناغی یەکەم لە پەروەردەی ئینسانە. قۆناغی دووەم باسی جیاوازی خەڵکی ئەکا لەگەڵ منهەجەیە و ئەم جیاوازیە لە زۆر شوێنی قورئانای بینینەوە. زۆر جاریتر باسمان کردووە کە هەچ کاتێک قورئان باسی ئینسانەکانەکە تەوزیعمانەکە بەسەر دوو کۆمەڵی سەرەکیە، کۆمەڵی یەکەم چاکەکانن، کۆمەڵی دووەمیشە بن بە دوو کۆمەڵی ترەوە، یعنی دوانی سەرەکین
یەکێکیانە بێ بە دوو بەشەوە هەمیشە وەکو سێ مەجموعە لەگەڵ ئینسانێتتا تەعاملەکرێ هەمیشە قورئان وەکو سێ مەجموعە پیشانمانەدا ئەمە بۆ دنیا طبعا وەکو لەطیفەیەکی قورئانیش کاتێ عەکسە بێتەوە باسی قیامەتەکە هەمیشە قیامەتە بێ بە عەکسەوە هەمیشە قیامەت دوو کۆمەڵن چاکەکان ئەبن بە دوو بەشەوە و خراپەکان هەمویان بەیەکەوەن یعنی لە دنیاە چاکەکان یەک کۆمەڵن هەموو یەک ڕێگەیە بەڵام خراپەکان ئەبن بە دوو بەشەوە دوو نموزەجی جیاوازن ئێستا باسێکیانەکەین لە قیامەتە بەعەکسەوەیە ئەهلی دۆزەخ هەمویان وەکو ئەهلی دۆزەخ پیشانەدا بەس ئەهلی بەهەشت وەکو دوو مەرتەبە پیشانەیە ئەصحاب اليمینمان هەیە و مقەڕەبوونمان هەیە بۆ نمونە سەیریەکەی لە قورئانە هەمیشە ئەهلی بەهەشت بریتین لەم دوو مەرتەبەی جیاواز چونکە لەگەڵ ئەوەی هەمومان یەک بەرنامەمان هەیە یەک ڕێبازمان هەیە لە دنیاە بەڵام پلەبەندی نێوانمان جیاوازە تا ئەوەی وای کردووە دوو ئاستی جیاوازمان بۆ دروست بوو بێ کە ئەمەش تەشجیعێکی زۆر گەورەی تایە بۆ ئینسان کە منافەسە بکەین لەگەڵ ئەو دوو ئاستەیە بۆی واز نەکەین باش هەمووی وەکو یەک وایە و هەموو یەک مستەوایە بێگومان دۆزەخش هەموو یەک مستەوانیە بەس لەناو هەموویان بە یەکەوە کۆکرێنەوە یەکێک لە توندکردنی سزاکانی دۆزەخ ئەوەیە کە هەمویان هەست بە ئازارەکانی یەکترەکەن لەگەڵیشە هەست بە ئازارەکەی خۆی زیاتر ئەکا لەگەڵەوەی هی بەرامبەرەکەی بینێ یعنی چەند بەرامبەر ئەبێتەوە ئازارەکەیان کاتە قۆناغی دووەم لە پەروەردەیە بریتە لە ناسینی طبیعەتی بەشەر خۆی پەروەردگار ئەمەمان زۆر بە واضحی پیشانەدا ئێوەی ئینسان هەمووتان لەسەر یەک طبیعەت نین ڕاستەخوا هەمووتانی بەیەکەوە دروست کردووە هەمووتانی لە یەک ئەسڵ دروست کردووە بەڵام هەمووتان وەکو یەک نین بەڵکو جیاوازن ئەبن بە سێ کۆمەڵەوە لێرە بمان باسەکە کۆمەڵی یەکەمیان بریتین لە محسینەکان هدى ورحمة للمحسنين كان أوانا ومحسنان وصفيا كابومان الذين يقيمون الصلاة ويجكن ويؤتون الزكاة مال كان يعني بخشن زكاة أدن وبالآخرة هم يوقنون خيال شان لا قيامته نفسي أو ترتيبي كأجبرتان بلا سورة نور باس ما كل أهل إيمانك يا نيجكن بيونديان لقل خوا باشا زكاة أدن بيونديان لقل مجتمع باشا خيال شان لا قيامته هلا كان إخوان راس تكنوا بيونديان لقل خوانا باشا وخوي خمي خويتي أم إنسانه کاتە طبیعەتی ئینسانی ئیماندار بریتە لەوەی بێم سێ سیفەتەی تابێ پەیوەندی لەگەڵ خوا باش بێ پەیوەندی لەگەڵ چواردەورە باش بێ پەیوەندی لەگەڵ خۆی باش بێ غەیری ئەمە ناتوانێ بڵێ ئینسانێکی متەوازنم ئەگەر یەکێ لەم سیانە مشکلەی تیا دروست بێ یەکێ لەم سیانە ناهاوسەنگی تیا دروست بوو ئەمە بریتە لە مەجموعەی یەکەم فرقەی یەکەم لە ئینسانیەت فرقەی دووەم کامەن ئەبن بە دوو بەشەوە بە دوو ئاەتی جابەمان باسەکە چێن ئەوانەی تریان ومن الناس من يشتري لهو الحديث مجموعەیەکمان هەیە لە مەجلیسەکە و قورئانەکە گێژ و وێژ نازانن خەریکی چین بەس خەریکی خۆ سەرقاڵکردنن خەریکی هاتن و ڕۆیشتن و بەس قسە تێکەڵەکەن لەگەڵ یەکە لهو الحديث قسەیەکی تێنەگەیشتووە قسەیەکە کە بەس ئەیکەن یعنی بەس خەریکی خۆ سەرقاڵکردن و ڕابواردنن هیچی تریان نییە ئەمە بریتین لە فرقەیەک کە قورئان لە سورة الفاتحەیە ناوی ناون ضالین ئەو کەسانەی گومڕان ئەو کەسانەی ونن نازانن خەریکی چین خۆیان ڕێگەیان ون کردووە و لیان تێک چووە خەریکی چین بەس خەریکی ڕابواردن و هاتن و ڕۆیشتن و هیچی تر ناکەن ئەمە مەجموعەی یەکەمە کە ئێستا بۆیان نەگەڕێمەوە لە شوێنێکی ترا لە خاڵی سێمە مەجموعەی چی بوو یەکەم لە خراپەکان ئێستا یەکەممان هەبوو بەگشتی لە ئینسانیەت بریتیبوون لە محسینەکان مەجموعەی دووەمیان خراپەکانن ئەبن بە دوو بەشەوە یەکەمیان بریتێ لە ضالین ئەی دووەمیان ئەوەی ئاەتی دوای ئەوەی وإذا تتلى عليه آياتنا ولا مستكبرا كأن لم يسمعها شرنیە ئەمە بریتی بێ لە کۆمەڵی یەکەم وەصفی کۆمەڵی یەکەم بێ ئەکرێ ئەمەیان کۆمەڵی دووەم بن مەجموعەیەکی ترمان هەیە ئەمە صیفەتیانە کاتێک کە بانگیانەکەی بۆ ئاەتەکانی خوا نەسیحەتێکیانەکەی خۆی بە گەورەتر ئەزانێ لە نەسیحەت لە دەرەوەی چاکسازی خۆی ئەبینێ وا خۆی ئەبینێ نابێ ئامۆژگاری بکرێن چاکسازی بۆ ئەم نەهاتووە بەڵکو هەر ئەم ئەبێ ئەمر بکا بەسەر خەڵکە ئەوەندە توندە لە ئامۆژگاری خەڵکە كأن في أذنيه وقرا كان لم يسمعها كأن في أذنيه وقرا وقر يعني شتێکی قرس و تند شتێکی قرس و تند خراوەتە گوێیەوە هەر قسە نابیستێ هیچ نابیستێ ئەمن لە کێچێ لە وەصفی کێچێ لە سورەتی فاتحەیە لە وەصفی مەغضوبی عەلەیهیمە چێ کاتێ چینە سورەتی البەقەرەوە مەجموعەی یەکەمی بێباوەڕەکان چێن إن الذين كفروا سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون سيري كقرآن شون يكتري طواو كاربو يعزم كردن أم كتابة هموي بيكو كتابك حكيمة لهر شوێنێکە یەکێکیانە بینی لە شوێنێکی ترا شەرحێکی واکە ئەمەی تر تەواوەکە هەمووی بەیەکەوە ئەیبەسیتەوە یەک چنراوێکی زۆر جوانە دەسەکەوێت وێنەیەکی نەخشێنراوی زۆر جوانە دەسەکەوێت هەمووی بەیەکەوە تەواوکاریەکە بۆیە فەرمێکی مەجموعەی ضالینمان هەیە ئەوانن کە خەریکی ڕابواردنن لە دنیاە و ئاگایان لە هیچ نییە مەجموعەی مستەکبرینمان هەیە خۆ بە گەورەزانەکان ئەوانەی لە دەرەوەی نەسیحەت و ئامۆژگاری خۆیان نەبینن ئەوانەی لە دەرەوەی چاکسازی خۆیان نەبینن کە بریتین لە
فرقەی دووەمیان ئەمەش خوا فەرمێ سزایەکی قورس چاوەڕێیەکە کەواتە مرحلەی دووەمی سوورەتەکە بریتە لە جیاکردنەوەی طبیعەتەکانی بەشەر بۆمان ئازیزان ئەم شتە لە پەروەردەیە زۆر گرنگە یعنی بێ ئێمە بزانین تعامل لەگەڵ کێ ئەەکەین ئەبێ بزانین ئەو کەسەی نەسیحەتیەکەین لە کامەیانە ئایا لە محسینەکانە ئایا لە ضالینە ئایا لە مستەکبیرەکانە ئەگەر لە چاکەکارەکانە بێ و نەقسی هەبێ بە ئوسلوبێ قسەی بۆ ئەکرێ بۆیە سەیرەکەی لە قورئانە کەلیماتی جا کردوتەوە بۆمان کاتێ لە بەرامبەر ئیماندارە قسە ئەکا هەرگیز وشەی دعوەی بەکار نەهێناوە بەڵکو چی بەکارهێنێ وشەی تەذکیرەی بەکارهێناوە وشەی تەذکیرە زۆر نەرمترە لە دعوە هەر بۆیە ئێمە بە هەڵە بەکارهێنین کاتێ مجتمعێکی مسلمانمان هەیە و پێمان وایە بانگەوازیانەکەین دعوەیانەکەین دعوە بۆ دەرەوەی بازنەی ئیسلامە بۆ دوو فێقەکەی ترە بۆ ئینسانی ئیماندار وشەی تەذکیرە بەکارهێنراوە لە قورئانە بیرهێنانەوە بەکارهێنراوە ئەم ئینسانە مادەم هاتۆتە ناو باسنەکەەوە مادەم خۆی بە محسینین حسابەکە نوێژ ئەکا ئیمانی هەیە زەکات ئەدانێ جار لەوە چێ تەقسیری هەبێ لەوە چێ لە بوارێکا نەقسێ بۆیە کاتێ چاکسازی ئەەکەین ناکرێ لەو سەیری ئەو ئینسانە بکەین وەکو ئینسانێکە لە دەرەوەیە و تەکفیری بکەین بیبینە دەرەوە لە بازنەکە لەبەر خاتری هەڵەیەک بۆیە زانایان زۆر جوان هاتوون ئەمەیان ڕاست کردوێتەوە و توانە لەبەر خاتری تاوان ئینسان لە بازنەی ئیمان ناچێتە دەرەوە مادەم باوەڕی بە یاسا نەگۆڕەکان هەبێ بنەماکان ئەگەر گوناهێکیشی کرد گوناهبار ئەبێ لەسەری تا پلەی ئیماندار هەتا پلەی فاسق ئەڕوا لە دوای ئەوە نابێ بە کافر نابێ بە مشریک نابێ بە ملحید ئەم لەقەبانە بەسەریان ناچەسپێ مادەم هاتۆتە ناو بازنەکە و ئیلا مەگەر خۆی ئیعلانی بکە لەوەی کە چۆتە دەرەوە لە بازنە یان شتێکی هەیە زانایان پێڵێن کافربوون بە شتێک کە ئیمان پێی واجبە يعني بۆ نمونە ئاەتێکی قورئان بە درۆ بخاتەوە بڵێ من باوەڕم بە قورئانەیە بەس بەشێکی پێی کافرە بێ بڵێ من باوەڕم بە پێغەمبەرانەیە بەس هەنێکیان ئەمە پێی کافرە بێ مادەم کەسێک وای نەوتووە ئێمە حسابی مجموعەی یەکەمی لەگەڵاکەین لەناو ئەوەیە تەذکیرەی بۆ بەکارێن بۆیە لە پەروەردەیان بابەتە گرنگە مادەم مۆزوعەکەمان مۆزوعی پەروەردەیە پێویستمان بە موردەکاریکردنە هەیە جارجارە ئێستا گەشتی ناوەی قورئان ئەم سێ مجموعەی پێ ناساندین اینجا لە دوای ئەوە خاڵێکی تر کە لەناو ئەم سێوەیە وەریەگرین بۆ پەروەردە گرنگە ئەویش بریتە لەوەی کە چی یەکێکە لە سەبەبە سەرەکیەکانی گومڕاکردنی ئینسان لە بەتایبەت لە مناڵە باسی پەروەردەی مناڵە و لێرەش قورئان باسی لوقمانمان بۆ کە نەسحەتی کوڕەکەیەکە مۆزوعێکی بۆ هێناوینەتە پێشەوە کە ئەویش بریتە لە مەسەلەی لەهو مەسەلەی ڕابواردن مەسەلەی چێژ یەکێکە لە گرنگترین ئەو دەرگایانە کە شەیطان بەکارهێنێ بۆ گومڕاکردنی ئینسان على الأكثر بەتایبەت لە مەرحەلەی مناڵی و گەنجێتیە شەیطان زۆر ئیشەکە لەسەر گومڕاکردنی ئینسان بردنە دەرەوەی ئینسان لە ڕێگای ئیلهاءەوە لە ڕێگای لەهوەوە لە ڕێگای چێژبینین و خۆشی و ئەو شتانەوە هەر بۆیە ئاەتەکەی قورئان و من الناس من يشتري لهو الحديث ئەم ئینسانە گومڕا ئەبێ بەس ئەچێ بە پارەی خۆی ئیکڕێ گومڕایی ئەکڕێ بەس لە ڕێی چیەوە لە ڕێی چێژەوە چێژ ئەکڕێ خۆشی ئەکڕێ بەڵام ئەم خۆشی کڕینە سەریەکێشە بۆ گومڕابوون سەرێکێشە بۆ دەرچوون بۆ ليضل عن سبيل الله بەبێ ئەوەی علمی هەبێ بێ ئەوەی خۆی بزانە ليضل عن سبيل الله بغير علم بێ ئەوەی خۆی بزانێ ئەم چێژەی کڕیوێتی سەریەکێشە بۆ گومڕابوون لە ڕێگەی خوا دووری خاتەوە کەواتە یەکێک لە گرنگترین ئەو شتانەی قورئانە لەم سوورەتە احتیمامان پێ بۆ ڕاکێشێ سەرنجمان بۆی ڕاکێشێ ئەوەی ئاگامان لە مەسەلەی چێژ بێ ئاگامان لە مەسەلەی خۆشیەکان بێ بەتایبەت لە لای گەنج و لە لای مناڵ متعا بریتە لەو وەسیلەی کە ئینسان زۆر پێویستی پێ زۆر خەریکێتی زانایان باسی ئەماکەن قۆناغەکانی پلەبەندی ئینسان یەکێک لە کێشە گەورەکانی بینی پەروەرشیار و مناڵ یا گەنج ئەم مۆزوعەیە بریتە لەوەی کە ئەم دوانە لە یەکتری تێناگەن ئینسانی گەورە احتیماماتی بۆ شتە باش و چاکەکانە تابێت خەڵکی چاک یعنی ئەوەی کە گەورە بوو بێ عەقڵی گەورە بوو بێ ئیمانی گەورە بوو بێ لەگەڵ تەمەنیا گەورە بوو بێ احتیماماتی باسی باشە و چاکەیە بەڵام مناڵ احتیماماتی بۆ لای خۆشەیە چی خۆش بێ ئەوە ئەکا مناڵ سەیری ئەو فلیماکە کە خۆش بێ گوێ لە گۆرانی ئاگرێ کە چێژیە بێ گوێ لە وشەکانی ناگرێ بڵێ وەڵام و کەلیماتی زۆر بەقوەتن نەنە ئەو چێژەکە وەرئەگرێ دوایی سەیریەوە کابزانێ چی ئەڵێ قسەکانی ناوی چییە بۆیە سەیری فلیمێکەکە خۆی تێی ناگا ناشدانێ ئەم فلیمە خراپە بەس دوایی سەیرەکەی هەر بۆیە سەیری دژەکانی ئێمەش بکەن ئەوانەی کە ئینسان لە ڕێگا دەرەکەن ئەو بەرنامە و پرۆگرامە چەوتانە چیەکەن هاتوون هەموو وەسائلەکانی خۆیان بەکارهێناوە بۆ لابردنی ئینسان لە ڕێگای فیلمەوە لە ڕێگای گۆرانیەوە لە ڕێگای ئەلعابەوە لە ڕێگای ئەو جۆرە تەرفیهیاتانەوە بۆ چونکە چاک تەبیعەتی ئینسانیە ناسن کاتێ دراسی ئینسانەکەی ئەزانی ئەم مەوزوعە زۆر ڕاتەکێشێ بەتایبەت لە تەمەنی گەنجی و مناڵیە هەر بۆیە قورئان سەرنجمان بۆی ڕاکێشێ فەرمێ ئاگات لێبێ گومڕایی خۆت نەکڕیتەوە ومن الناس من يشتري لهو الحديث خەریکە چێژ ئەکڕێ بەڵام لە ڕاستیە گومڕایی ئەکڕێ
لەبەرەوە بێ ئێمە زۆر ئاگامان لەم مەسەلەیە بێ مەسەلەی چێژ ئەبێ حدودی هەبێ چۆن ئەمە حەل ئەکرێ ئەوەی کە تۆ چاکە و باشە بکەیتە ناو شتێکی چێژبەخشەوە بۆ مناڵ لە تەمەنی گەنجێتیە ئەم دوانە تێکەڵاو ئەبێ هەر بۆیە تەزاڕوبێکی زۆر گەورە لە مەرحەلەی تازە پێگەیشتوویە دروستە بێ تەزاڕوبێ دروستە بێ لەبەرەوەی نازانێ چۆن ئەم دوانە جاکاتەوە لە یەکتری هێشتا حەزی لە چێژ ماوە بەڵام زۆریشی بیستۆ لەسەر ئەوەیە بێ احتیمام بە چاکە و خراپە لە بینی ئەم دوانەیە ئیشکالێکی بۆ دروستە بێ نازانێت چۆن ئەم هاوسەنگی ڕاگرێ هەر بۆیە ڕۆڵی گەورەکان ئەوەیە ئالەویا ئەو هاوسەنگیان بۆ ڕابگرن ڕۆڵی پەروەرشیار ئالێرەیە دەرەکەوێ کە نەهێڵێ لایەکیان با بە لایەکی تریانە ئەگەر بیدەی بە لای گەورەیە ئەو ئینسانە ئینسانێکی متوازن دەرناچێت چونکە هەمیشە خەیاڵی لای شتە گەورەکان ئەبێ نەقسێکی بۆ دروستە بێ لە بواری چێژ و خۆشی بینینە ئەگەر بیدەی بە لای خۆشیە هێشتا هەر بە مناڵی ئەمێنێتەوە ئینسانێکی گەورە بۆ عمری گەشتۆتە 25 و 7 و چی بەڵام هێشتا هەر خەریکی هەر وەکو مناڵێک ڕابێرێ هەر وەکو مناڵێک خەریکی چێژبینینە یعنی ها محوی چەند بە جوانی وەصفی ئەم ئیناکە لە پێکەوتوم و نفسم بۆ هەوا دەشنێ وەکو مناڵ ئەڵێ تەمەنم گەورە بۆ لە پێکەوتوم گەشتووەتە پیری بەڵام نفسەکەم هێشتا مناڵە هێشتا هەر ڕاکا بە دوای هەوا و ئارەزووە طبعا ئەو لۆمەی نفسی خۆیەکە بەڵام لە ڕاستیە محوی ئینسانێکی زۆر گەورە بووە ئەمە لۆمەیە کە بۆ هەرێکی ترمانە بێ بیکەین ئەگەر گەشتوونەتە تەمەنێکی گەورە و هێشتا بە دوای چێژەوەین و طبعا چێژ بەشە حرامەکەی ئەڵێم ئەو لەهوە ئەڵێم کە قورئان باسیەکە ئەگەر ناچێژ بەشێکی دروستیشی هەیە و قورئان لە چەندها شوێنە ئاماژەی پێداوە کە لە ڕێگە ڕاستەکانەوە هەموو چێژەکان دروستن قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق جوانی و چێژ لە سنووری خۆیان ڕێگە پێدراوە هەموو چێژەکان سنوورێکیان بۆ هەیە کە خوا بۆی داناوین ئەمە بریتێ لەو جیاکاریە کە ئەبێ بیکەین لە بینی مناڵ و تەمەنی تازە پێگەیشتووی و تەمەنی گەورەیە هەر بۆیە قورئان ئەم سەرنجمان ڕاکێشە بۆ ئەو شەیە فەرمی ئاگاتان لێبێ مەسەلەی لەهو بابەتێکە سەرەتاکەیە لە حاڵەتی ئاساییە زۆر بەشمان احتیمام پێ دەکەی چێکە مناڵە گەنجە با ئەم لەهوە بکە بە سەرە کێشێ بۆ کوێ لە بەشی دوای ئەوەیە فەرمێ وەیەتەخیدەها هوزووە لەهو ئەگەر ئاگات لێی نەبێ لە تەمەنی مناڵیە لەهوە لە تەمەنی گەورەیە ئەبێ بە گاڵتەجاڕی کاتێ مناڵە لەهوە و چێژە بەس لە گەورەیە ئەبێ بە گاڵتەجاڕی گاڵتەی دێ بە ئاەتەکانی خوا گاڵتەی دێ بە نەسیحەت گاڵتەی دێ ئەگا بەچی ئەگا بە قۆناغی دوای ئەوە خوا پەنابە ئەگەر ماوەیە زۆر لەسەر ئەمە بەردەوام بێ ئەگاتە قۆناغی دوای ئەوەی تر هەر نایبیستێ وإذا تتلى عليه آياتنا ولا مستكبرا كأن لم يسمعها هاشن جوان ترتيبكي بو كردوين لمناڵیە مەرحەلەیەکە کە بەس خەریکی چێژە ئەگەر گەورە بوو هەر لەسەر چێژ مایەوە ئەبێ بە هوزوو ئیتر چێژی تا نامێنێ ئەبێ بە گاڵتەجاڕی چونکە چێژ نابینێ لە شتە ئاساییەکانی مناڵی ئەگەڕێ بۆ شتانێکی قورستر شتانێکی گەورەتر بۆیە دێت گاڵتە ئەکا بە شتە جدیەکان بەو شتەی خەڵکی بە گرنگێزانن ئەو گاڵتەی پێکا بە ئاەتەکانی خوا بۆ نمونە اینجا دوایی مرحلەی دوای ئەوە بریتە لەوەی ئیتر نەسیحەت نابیستێ ئیتر ئەوەی قورئان لە چەند شوێنە بۆمان باسەکا کە دڵەکان ڕق ئەبن ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم طبع الله على بل طبع على هەموو ئەو لەفظانی کە هاتووە لە قورئانە هەمووی کۆمەڵی مرحلەی بڕیوە مرحلەکان لە چۆ دەست پێکات لێرەیە بۆمان باسەکات لە باسی پەروەردەیە بێ ئاگامان لە چێژ بێ ئاگامان لە شتە خۆشی بەخشەکان بێ سنووری بۆ دانین بزانین لە چی خۆشی ئەبینرێ بزانین ناڵەکانمان خۆمان ئەگەر گەشتوێتە مرحلەیەکی گەورە و هێشتا بەدوای چێژەوەین ئەبێ ئاگامان لە خۆمان بێ لە کووا بوەستین هەندێک شت هەیە بێ ڕات بگرێ تۆ ڕەمەزان ڕات ئەگرێ لە چێژەکان لە خواردنەوە لە هەندێک علاقاتی زەوجی لە چی ئەم ئینسانە ڕائەگرێ خۆمانەمووی چێژی حەڵاڵن بەس ڕات ئێنێ لەسەرەوەی تۆ گەورە بوویە بێ فێربی تر تەواو ناکرێتەوە هەر خەریکیەوە بی بە دوای خۆشییا بگەڕی ئەیکەی ئەوەستیت ئەیکەی بی لەواکەی دەوە چی چاکە و چی خراپە ئەبێ ئینسان ئاوا وردە بەم مەرحەلەیە بڕۆ ئەمە بریتە لە مەرحەلەی سێەم مەرحەلەی چوارەمی سوورەتەکە باسی شتێکی ترەکات کە نموزەجێکی خواییە لە پەروەردە لە ظاهرە طبعا زۆر جار من ئەم شتە عرض کردوون لە تەفسیرە کاتێ سەیری ئاەتەکانی قورئانەکەین هەندێک جار وای ئەبینین ئەڵێن وەڵام مەوزوع گۆڕا بۆ نمونە ئاەتی دوای ئەوە فەرمێکی خلق السماوات بغير عمد ترونها ئەڵێن باشە پەیوەندی بینی دروستکردنی ئاسمانەکان لەگەڵ پەروەردەی ئینسانات چییە ئەگەر لە ظاهرە سەیریکەین مەوزوع گۆڕێ بەس لە ڕاستیە مەوزوع نەگۆڕاوە خوای پەروەردگار کۆمەڵی ئايات دوو جۆر ئاياتی هەیە ئاياتێکمان مجموعەیەک پیشانمانەدا پێوترێ ئاياتی کەونی مجموعەیە ئاياتی ترمان هەیە کە ئاياتی شەرعین ئەوەی کە بە تەشریع بۆ ئێمەی داناوە بە شەریعەت بۆ ئێمەی داناوە لە نموزەجە کەونیەکەی ئەیبینین بە واقعی ئەیبینین خوای پەروەردگار قەول و فعلی جیاوازیان نییە لەگەڵ یەکا بۆیە زانایان زۆر جوان ئەم مەوزوعیان شەرح کردووە فەرقێک نابینیت لە بینی قسەی خوا و فعلی خوایە هەمیشە ئەم دوانە تەواوکاری یەکترن بۆیە هەموو کاتێک ئەیبینینەوە کاتێک قەولێکی هەیە بۆمان نەسیحەتمانەکە باسی فعلێکی خۆیمان بۆەکە
بۆ ئەوەی پیشانمان بە ئەم نەسیحەتەی ئەو چەند جوان لە کردارەکانی خۆی ڕەنگی داوەتەوە. باسی ڕێک ڕۆیشتنمان بۆکە، باسی خەڵقی خۆیمان بۆکە چەند ڕێکە، باسی پەروەردەی دروستمان بۆکە، باسی پێکهێنانی مەخلوقاتی خۆیمان بۆکە فەرمی من چەند جوان دروستم کردووە. کەواتە مەوزوعی چوارەم کە دێت لە سوورەتەکەیە بریتە لە نموزەجێکی ئیلاهی لەسەر خەلق. خوا چی ئەوێ لە ئێمە؟ ئەوەی کە خۆی دروستی کردووە لە مەخلوقات لە ئێمەشی ئەوێ بیکەین لە ژیانی خۆمانە. ئەمە بریتە لە مەفهومی ئەم چەند ئاەتەی داهاتوو. ئەفەرمێکی باسی نموزەجێکمان بۆکە کە نموزەجی خەلقە. نموزەجی خەلق صفاتەکەی چۆنە؟ بە چوار شکڵ بە چوار مەرحەلە باسی ئەم نموزەجەمان بۆکە. دوای ئەمە تەطبیقەکەین بەسەر نموزەجە ئینسانیەکەیە بۆ خۆمان بۆ مەخلوقات. یەکەمیان بریتە لە هەبوونی سەقف و چوارچێوە. خلق السماوات بغير عمد ترونها. سماوات ما زانين القرآن تقريبا وكو إطار وايا بو مخلوقات بو إملاني كما كي مخلوقات يمي لم دنيا هاي آسمان كان بريتي لو چوارچێوەیەی کە باسی چوارچێوەی کۆمەڵگەیە، باسی چوارچێو بۆ ئێمە یعنی باسی ئەوەیە کە خوا مەخلوقات یەمووی خسۆتە ناو چوارچێوەیەکەوە و پاراستویەتی لەناو ئەو چوارچێوەیە. هەر بۆیە کاتێ باسی ئاسمان ئەکا وشەی حفظی هێناوە بۆ نمونە لە چەند شوێنە لە قورئانە باسی ئاسمانەکانەکە یەکێ لە ئیشەکانی ئاسمان بریتە لە حفظ، بریتە لە پارێزگاریکردن. کەواتە ئیشێکی هەیە ئاسمان کە بریتە لە ئیشی ئیتار دروستکردن، چوارچێوە دروستکردن. هەروەکو چۆن ئێمەش بۆ ماڵەکەی خۆمان بۆ خێزانی خۆمان چوارچێوە دروست دەکەین، بۆ کۆمەڵگەکەمان چوارچێوەیەک دروست دەکەین، ئیتارێک دروست دەکەین بۆ ئەوەی نەفەوتێ، بۆ ئەوەی لە لەتبوون و کەرتبوون بیپارێزین، پێویستمان بەو چوارچێوەیە هەیە. ئەمە مرحلة يكم لخلق خواي دواي فرميتي دواي أوا وألقى في الأرض رواسي استل الدرة وشارشوي هي أي لناو أكرين لناو اشتكي هالرجاء والشوا وبين خير لنا بيشو الراقري هي اشتيك راي قرتو ناهي الله بشلاقيه لسر أم زويش راقري كي بوداناون وبتوي كردوا وناهي الله بروخيه أم رواسية بريتلا شاخكان والله أعلم كخواي بالورقار وصفي كردوا بميخ بو زوي أو خيمة وشتاني كدايا نكتين ئاسنێک داوتین بە عەرزەکەی و خێمەکەی پێداوتین. بینای ئێستا ئەگەر بە پێوەری هەندەسی ئەمڕۆڵێکی بینەوە مێخ چییە؟ بریتێن لەو پایانەی کە ئەچێت بە پانێڵی پێڵنج پێڵێن ئەچێتە ناخی زەویەوە بە قوڵایی هەتا بیناکەمان بەرزتر بێ بناغی پتەوتری بۆ لێ ئەدەین. ئەو بریتە لەو ڕەواسیە. ئەی شاخەکان چین ڕۆڵی ئەوە ئەبینن بۆ زەوی. ئەی بۆچی بۆ کۆمەڵگەی ئێمە پێویستە؟ بەڵێ مجتەمەعی ئیسلامی پەروەردەی تاکە کەس پەروەردەی خێزانیش پێویستی بە ڕەواسی هەیە. ڕەواسی چییە لە لای ژیانی ئێمە؟ ئەگەر لە لای خوا لە مەخلوقاتە مادیەکانە شاخەکانی دانابێ لە ژیانی ئێمە بریتە لە قەوانین، بریتە لە یاساکان. چوارچێوەیەکمان هەیە کە بریتە لە چوارچێوەی خێزان یان چوارچێوەی کۆمەڵگا یا چوارچێوەی شەخسیاتی فرد تاکە کەس. ئەمە چوارچێوەکەیە. ئەی بەچی ئەم چوارچێوەیە پارێزی؟ بە قەوانین، بە یاساکان. ئەو یاسایانی کە هەیە، یاسای خێزان، یاسای گەورە و بچووک، یاسای قیەم مەبادیئەکان، پاراستنی ڕێز و شکۆ لە بینی یەکترە، ئەو یاسایانەی کە هەیە. کەواتە قەوانین ڕۆڵی ڕەواسی ئەبینێ، ڕۆڵی یاساکان ڕۆڵی ئەو بنەمایانە ئەبینێ کە خوا پیشانی داوین. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێهەم هەر لە ئەم مەرحەلەیە، ینی لە مەرحەلەی خەڵقی خوا، نموزەجی خەڵقی خوا بۆمان باسەکە ئەفەرمێ وبث فيها من كل دابة. اینجا بوونەوەرەکانی تیا بڵاو کردوتەوە. ئەم بڵاوبوونەوەی بوونەوەرەکان تعبیرێکی جوانی تایە بۆ ئەمن و ئاسایش و ئارامی. یعنی بوونەوەرەکان بە ئارامی لەناو ئەم چوارچێوەیە کاتێ ئەزانن ڕاگرێکی باشی هەیە بە ئارامی ئەتوانن تەعامل لەگەڵ یەکترا بکەن. کەواتە قەوانین ڕۆڵی ئەوە بینێ ئێمە ژیانێکی ئاراممان هەبێ بۆ ئەوەی ئینسانێکی سەوی، ئینسانێکی ڕێک دروستکەین، کۆمەڵگەیەکمان ئەوێ ئەمە چوارچێوەکەی بێ، ئەمەش یاساکانی بێ، ئەو کاتە تاکەکان بە ئازادانە لەگەڵ یەک ئاسوڕێنەوە. ئەها پێغەمبەر صلی الله علیه وسلم جوان ئەمەمان پیشانەدا کاتێک کە باسی مەسەلەی هاتنە دەرەوەی ئافرەتەکە لە ماڵ، زانایان زۆر جوان شەرحیەمان کردو لە ناوێنە ئیمامی شافعی و ئیمامی ابن حەزمی ظاهری زۆر جوان شەرحی مەوزوعی کردووە. فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نەهی کردووە لە هاتنە دەرەوەی ئافرەت بۆ ئەوە نەهی لێ کردووە مەترسی هەبووە لەسەر ژیانی. بەچی ئازانین فەرمودەیەکمان هەیە کە لە کۆتایی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش دوای فەتحی مەککە ئەم فەرمودەیە ئەم قەولەی هەیە. کاتێکە بە یەکێک لە تازە مسلمان بۆکان ئەڵێ بۆچی درەنگ هاتیت، بۆچی تازە مسلمان بوویت، بەوەی کە ینی زوو نەهاتیت
بێتە ناو بازنەی ئیسلامەوە ئایا ئەترسای لەوەی مسلمانان فرمودەیەکی دوور و درێژە بەس ئەم قەولیان مەبەستە ئایا ئەترسای لەوەی مسلمانان ضعیفن واللهی ڕۆژە لە ڕۆژان ئەبێ ئەم ئیسلامە ئەوەندە بەهێز ئەبێ ئافرەتی مسلمان لە شامەوە چێ بۆ حیجاز لەخوانە بێ لە کەس ناترسێ کاتێک کە چوارچێوەکەت هەبوو یاساکانت دامەزراو بوو ئیتر تاکە کەسەکان ئەمن و ئاسایشیانە بێ بۆیە زانایان هاتوون ئەم فرمودیان بەکارهێناوە بۆ جائزیەتی ئەوەی ئافرەت ئەگەر مەترسی لەسەر نەبوو ئەتوانێت بڕاتە دەرەوە لە ماڵی خۆی و سەفەر بکە و چی بکە ئەگەر مەترسی لەسەری نەما کەوابێ نمونونەکەی لێرەیشە هەروایە کاتێک چوارچێوەکەمان هەبوو ڕەواسی و قانونەکانیشمان هەبوو ڕاگرەکانی کۆمەلگا ئەو کاتە تاکەکان ئارام ئەبن هەر یەکێک و ئەمن و ئاسایشی خۆی دەست ئەکەوێ اینجا مەرحەلەی چوارەم دێتە پێشەوە مەرحەلەی چوارەم چییە؟ بریتە لە مەسەلەی عواطف و خۆشەویستی اینجا لە دوای ئەوە فەرمێ وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم اینجا ئیتر بەرەکەت دێتە خوارەوە اینجا سۆز و ئارامی دێت اینجا گەشەکردن و نەشونما دروستە بێ ئەمە بۆ ناو کۆمەڵگە و بۆ ناو خێزان بریتێ لە مەرحەلەی کۆتایی کێشەیەکی زۆر گەورەیە کاتێ ئێمە لە مەرحەلەی کۆتاییەوە دەست پێ بکەین ئەها مجتەمەعی غەربی لێ هاتووە ئەها مجتەمەعی ئێمەش خەریکە هەڵەوەشێتەوە بەشێکی طبعا مجتەمەعەکەنا الحەمدولله بەس خێزان و ئەمانە مشکلی بۆ دروست بووە بۆ لە چوار مشکلە دروستە بێ کاتێ لە مەرحەلەی کۆتاییەوە دەست پێ بکەین کاتێ پێمان وابێ کە خۆشەویستی بناغەیە بۆ پێکێنان لە کاتێکا خۆشەویستی ئەبێ دروست ببێ لە مەرحەلەکانی ترا نابێ بەوە دەست پێ بکەین ئەگەر بەوە دەستمان پێکرد لە دەرەوەی چوارچێوەکە هێشتا خێزانمان دروست نەکردو خۆشەویستیەکە بنیاد بنین مشکلەیە بۆیە قورئان چوارچێوەکەمان پیشانەدا یاساکانمان پیشانەدا اینجا ئەندامەکانە بێ هەست بە ئارامی بکەن لەگەڵ یەکترا اینجا دوایی ئیتر ئەوەی تری بە بەرەکەتی خوای دێت هەر بۆیە قورئان کاتێ باسی زەواجەکە پێمانە فەرمێ وجعل بینکم مودة خوا ئەو مەودە و ڕەحمەتە خاتە بینتانەوە بەس کەی دوای ئەوەی تۆ ئەم سێ خۆتۆیی ترێ کرد ئەوەی چوارەمیان خۆی دروستە بێ چونکە جعلی خواییە خوا ئەیکات بۆیە قورئان سەیری کە مەسەلەی زەواجی ناوناوە چی هن لباس لكم وأنتم لباس لهن معنای لیباس بریتە لە ئەمن و ئاسایش بریتە لە گەرمبوونەوە بریتە لە پاراستن لە عیب و عارەکانی پاراستنی عیب و عارەکانمان بریتە لە هەموو ئەم شتە معنایانەی تایە بەس کەی ئەمانە دروستە بێ ئەبێ بچیتە ناو چوارچێوەکەوە ئەبێ قوانین و یاساکان بپارێزی و کاری پێ بکەی اینجا ئەبێ هەر یەکێکیش لەو دوو تەرەفە هەست بە ئاسایش بکەن هەست بە ئەمن بکەن لەگەڵ یەکترا اینجا لە کۆتاییە ئەم مەسەلەی مەرحەلەی عەطفەکە دێت اینجا عاتیفە دێتە پێشەوە و ژیان چێژ بەخشەکە بۆیە نابێ بە چێژ دەست پێ بکەین بەڵکو چێژ لە ئەخیرا دێت ئەبێ بە شتە ئەساسیەکان دەست پێ بکەین کاتێ بەوانە دەستمان پێکراها قەولێکی ئیمامی عومەر هەیە ڕاستێکی من زۆر لێ تێناگەیشتمە تاوەکو بە خزمەتی ئەم مەفهومە گەیشتم کاتێک کابرایەکە چێ بۆ لای ئیمامی عومەر وڵا خۆیە چێ بۆ لای فەرمی لێی توو ڕابێ فەرمی ئەوە چییە بیستوماتەوەی خێزانەکە و تەلاق بیت ئەڵێ ئەی ئیمامی عومەر خۆشم ناوێ خۆشەویستیم بۆی نەماوە ئەڵێ جا تەمەنی چەندەیە ئەڵێ وڵای ئێمە گەنج بووین بەیەکەوە بەس ئێستا و تەمەنی گەورە بووە و ئیتر من خۆشم ناوێ لێی توو ڕابێ فەرمێ کاتێک کچەکان ئەهێنن بە گەنجی و بە جوانی و بە تەمەنی پێگەیشتووی خۆیانتانە دەنێ اینجا دوای ئەوان بە مناڵبوون و بە خزمەتکردنی ئێوە پیرە بن و پیریان پێوە دیارە بێ ئێوە تاقەتتان لێیانەچێ قەولێکی عەجیبە فەرمێ ئەوە كل البيوت بنيت على الحب بۆ تۆ وازانی ماڵەکان تەنها لەسەر خۆشەویستی وەستاون نا ئەساسیاتەکانی ترمان هەبێ خۆشەویستی دروستە بێ نەک چاوەڕێ بکەین خۆشەویستی هەبێ ئیتر تەواوانەی ترمان پێویست نییە هەر بۆیە قورئانیش کاتێ باسی حوبمان بۆەکە ئەفەرمێ خێزان هەڵمەوەشێنەوە لەبەر مەسەلەی حوب وإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا يعني وهو فعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم لدوشني جوازا أجر رقتان ليان بو لبر خاطر الرق خێزان هەڵمەوەشێنەوە چونکە ئەکرێ ئەمەیکە ئێوە خۆشتان ناوێ خێرێکی زۆر گەورەی تابێ کەواتە خۆشەویستی نەتائیجە نەک بنەما ئەساس نییە لە پێکێنانی ئینسانە یەکێکە لە نەتائیجەکان عەطف بە شێوەیەکی گشتی طبعاً بە خۆشەویستیەوە ئیش بکەین هەموو مەرحەلانەی پێشوو ئەبێ بە خۆشەویستیەوە بکرێت تەواوە بەڵام چاوەڕێ بکەین خۆشەویستەکە دروست ببێ اینجا ئەوانە دروست ببێ ئەمە هەڵەیەکی گەورەیە قورئانیش ئەم هەڵەیەمان بۆ ڕاست دەکاتەوە کەوابێ دێنە ناو تەرتیبەکەوە چوارچێوەی بۆ دروست کردین یاساکانی فێر کردین ئەندامەکانە بێ هەست بە ئەمن و ئاسایش بکەن لەگەڵ یەکترا لە کۆتاییەکەیە اینجا عەطف و خۆشەویستی دێت و بەرەکەت و نەشونوما دروستە بێ کە خۆی پەروەردگار لە شکڵی بارانە پیشانمانەدا ئەم نمونەیە ئاەتی دووەم شەرحێکی تریەکە پێمانە فەرمێ چی هذا خلق الله ئەمە نموزەجی خواییە بۆ ئێوە فأروني ماذا خلق الذين من دونه ئادەی پێم بڵێن نموزەجی غەیرەکانی تر چین غەیری خوا چ نمونەیەکتان پیشانەدا ئەمە بریتە لە قانونی خوایی بۆ بەختەوەری پەروەردەی ئینسان ئادەی سەیری نمونەکانی تر بکەن فأروني ماذا خلق الذين من دونه ئەمە بریتە لە جعلی خوایی و لە قانون و لە مەرحەلە پلەبەندی خوایی
سەیری پلەبەندەکانی تر بکەن فەرمێکی بەل الظالمون ئەو کەسانەی سەیری وشەکاریەکە بکە قورآن زۆر اهتمامەدا بە وشەکاری لێرەیە فەرمووی هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه ئەوانەی تر بەڵام دوای نافەرمێ هەموو ئەوانەی تر في ضلال مبين بۆ چونکە شەر نییە هەمومان هەموو غەیری خوایەک دوورکەوت بێتەوە لە بەرنامەی خوا مەبەستی لەکوێیە تەنها ئەوانەی لە بەرنامەی خوا دوور ئەکەونەوە بەرنامە و یاسایەکی تر دائنێن ئەوانە ناویان ظالمە بەل الظالمون ئەو کەسانەی یاسایەکی تر دائنێن چین لەکوێن في ضلال مبين سەیری گومڕاییەکەیان بکە ئەوەندە ڕوونە هەمووانی بینن هەمووان ئێستا ئەو سەر لێ شێواویە بینین کە ئەوانەی لە دەرەوەی بەرنامە و یاسای خوایی ئەیانەوێ بەختەوەریان دەست پێیان بینین لە چ گومڕاییەکە ئاژین هەمومان مجتەمەعەکانی غەربیە بینین کە لە چ شێواویەکە لانی کەمەکەی لە ڕووی خێزانی و لە ڕووی بەختەوەری ئیجتیماعیەوە چ مشکلەیەکی گەورەی تایە ئەها قورئان فەرمێ بەل الظالمون في ضلال مبين لە گومڕاییەکان ئەوان سەریان لێ تێک چووە بەس بۆ خۆیان نییە بەتەنیا هەر خۆیان هەستی پێ ناکەن ئێوەش هەستی پێیەکەن هەمووانەی بینن لە دوورەوە بینرێ هەر کەسێ ئەو ڕێگایەی ون کرد و هەر کەسێ ڕێگەیەکی تری غەیری ڕێگەی خوای هەڵبژار بۆ بەختەوەربوون لە گومڕایی هابێ ئەو ڕێگەی خوا بۆی داناون ئەو تەرتیبەی خوا بۆی داناون بیشکێنن کێشەتان بۆ دروستە بێ و مشکلەی گومڕاییتان بۆ دروستە بێ کەواتە مەرحەلەی چوارەمی سوورەتەکە بریتێ لە پیشاندانی نموزەجێکی خوایی نمونەیەک فۆرمێکی خوایی بۆ پەروەردە و تەحەدای پێیەکە فەرمێت چ پەروەردەیەکی لەمە جوانترتان بینی وەرن بهێنن هذا خلق الله فأروني ماذا ئادی پیشانم بن کوا فۆرمەکانی تر کوا نموزەج و شێوازەکانی تری پەروەردە هەرچی شێوازێکی تر هەبێ ئەمەی تیانە بێ مشکلەی بۆ دروستە بێ و کێشەی بۆ دروستە بێ ئەمە بریتێ لە تطبیقی چوار مەرحەلەکە یا تێگەیشتنمان لەم چوار مەرحەلەیە تطبیقی عملی بۆ ژیانی ئینسان یعنی وەرگێڕانی بۆ ژیانی ئینسان ئەچینە سەر مەرحەلەی پێنجەم لە سوورەتەکەیە بریتێ لە نمونەیەکی واقعی بەشەری لەسەر پەروەردە چۆن پەروەردە بکەین چۆن ئەم ئەساسیاتانەی لێرە باسمان کردووە بیکەین بە ئامۆژگاری بیکەین بە نەسیحەت چۆن وردی کەینەوە ئەمانە شتی گشتین هێڵی گشتین هەمومان تقریبا لەگەڵ یا ناکۆک نین و ئەزانین ئەمە وایە بەڵام چۆن ئەمە تطبیق بکەین بیکەینە عەمەل بیکەینە نەسیحەت بیکەینە بەرنامەی خطوە و هەنگاو قورئان نمونەیەکی عەمەلی پیشانداوین کە بریتێ لە پیاوچاکێک ناوی لوقمانە و سوورەتەکەشی بەناوی ئەوە ناوناوە ئەم نموزەجە ئینسانیە وەک نموزەج و فۆرمێکی ناجح پیشانمانەدا ئەفەرمێ نمونەیەکی ناجحی بەشەریتان پیشان بم کە ئەمەی جوان جێبەجێ کردووە کێیە لوقمان وەلەقەد ئاتەینا لوقمان الحیکمە ئەم حیکمەتەی کە لە پێشەوە باسمان کرد ها لە ئەوڵەوە فەرمی تیلکە ئایات الکتاب الحەکیم شەرحەکەی چییە ئەم 11 ئایەت ئەم 10 ئایەتە بوو ئەم حیکمەتەماندا بە لوقمان ئەمانەی کە لە پێشەوە باسمان کرد دامان بە لوقمان وەلەقەد ئاتەینا لوقمان الحیکمەتە ئەم حیکمەتەمان پێدا بۆچی پێماندا ئەنیشکر لله بۆ ئەوەی شکری خوای پێ بکە لێرە یەک تۆز بۆستم پێشوی بچمە سەر چیرۆکەکە سەیری بکە قورئانە فەرمێ ئێمە حیکمەتماندا بە لوقمان عەلەیهی سەلام بۆ ئەوەی کە شکری خوای پێ بکات ئەی ئەو چۆن ئەم شکرەکە سەیری دوای ئەوەکە وإذ قال لقمان لابنه وهو يعظه ئەو حیکمەتەی کە پێی بەخشراوە پەخشیەکاتەوە ئەی بەخشێتەوە بە چوار دەورە خوای پەروەردگار پێی داوە شکر بکە زەبۆ یەگەڕێمەوە لە خاڵێکی ترا بەڵام مەبەستم وێنە گشتێکەیە پێی حیکمەتی داوەتێ و پێشیەڵە شکرم بکە ئەی ئەو چۆن شکرەکە ئەکا مەرحەلەیەکی پێشکەوتوی شکر ئەوەی ئەو نعمەتەی خوا پێتی داوە پەخشێکی لەگەڵ خەڵکە ئەوەی کە قەدری بزانی ئەوەی کە سوپاسی خوای لەسەر بکەی ئەوەی کە لە شتێکا بەکاری بێنی کە خوا پێی ڕازیە اینجا بیگەێنی بە چوار دەورەکەت ئەو نعمەتە بەشی خەڵکی تریشی لێبەی ئەمە بریتە لە شکری تەواوەتی نعمەت کەواتە خوای پەروەردگار بردینی بۆ قۆناغی کۆتایی شکرەکەی لوقمان یعنی ئایا لوقمان شکرەکەی کرد بەڵێ جوان کردی خۆی پێی زانی سوپاسی خوای کرد یعنی زانی ئەمە هی خوایە و حکمەتە بە هی خۆی نەزانی وەکو قارون نەیوت ئینەما ئوتیت عەلا علم عندی ئازایەتێکی نەدایە پاڵخۆی بەڵکو دایە پاڵخوا دووەمیان سوپاسی خوای لەسەر کرد والله ئەعلەم دیارە کردوێتی سێهەمیان ئایا لە شتێکی باشە بەکاری هێناوە بەڵێ بۆیە خوا بۆی کردوون بە نموزەجێکی ناجح چوارەمیان ئایا بەشی خەڵکی لێداوە لەم حکمەتە بەڵێ بەشی خەڵکیشی لێداوە تانێها ئامۆژگاریەکانی چەند جوان ماوەتەوە کەواتە خوای پەروەردگار نموزەجە ئینسانیەکەمان پیشانەدا و پێمان ئەفەرمێ ئەمە حکمەت ئابەم جۆرە ئیشی پێکرێ لە کۆمەڵگەیە ئەگەر حکمەتت هەیە و زۆر کەسێکی ئازاوریای بەس نەو کردو بەم فۆرمە لە جێبەجێکردن حکمەتەکە نەقسی هەیە مشکلە و بۆ دروست بووە نەوتوانی باش سوودی لێ وەرگری ئەچینە سەر وردەکاریەکە طبعا ئەم نموزەجە خوای پەروەردگار لە 4-5 خاڵا بۆمان ڕوونەکاتەوە جارێ پێشوی بچمە سەر نەسی ئامۆژگاریەکە یعنی محتەواکەی باسێکی چیرۆکەکەکەین خاڵی یەکەم کە تایە باسی ئەکا لە پەروەردەیە نموزەجەکەمان پیشانەدا وەکو نموزەجێکی بەشەری
کە بۆ قودوە ئەشێ ببێتە قودوە بۆ سیرەکەین هەر لە سەرەتاوە خی پەروەردگار کە باسی لوقمانمان بۆ ئەکا پێمانە فەرمێ ئەی لوقمان تۆ چەندێ حەکیم بی تۆ چەندێک ئینسانێکی پێگەیشتوو بی لە دەرەوەی ئامۆژگاری نیت کەواتە پێش ئەوەی خەڵکی تر ئامۆژگاری وەرگرن ئەی لوقمان خۆ دەبێ ئامۆژگاری وەرگری بۆ نەسیحەتێکا فەرمێ تۆ شکری خوا بکە کەواتە بۆ ئەوەی بتوانی ئەی لوقمان نەسیحەتی خەڵکەی خۆت جوان تەطبیقیکە یەکەم شت لە پەروەردەیە لە نموزەجی پەروەردەیە نموزەج ینی فۆرم ینی شێواز نازم ینی چێرە و شێوەکەرم یعنی لەو شکڵ و شێواز و بەرنامەی تۆ بەکارێنی یەکەمیان ئەوەی لە خۆتا هەبێ پەروەردشار پێویستەکە لای خۆیەوە دەست پێ بکە و ئەبێ لە پەروەردشارەوە دەست پێ بکەین ئەگەر خەلەلێ لای مامۆستاکە لای دایک و باوکەکە لای گەورەکە هەبێ ناگاتە خوارەوە جارێ بە تەواوی ئەبێ لای خۆمانەوە دەست پێ بکەین ئینجا بگەێنین بە خوار خۆمان ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم پێویستمان بە حیکمەتە لە پەروەردەیە ولقد آتينا لقمان الحكمة وباسمان كر أما پەروەردە و پەروەردە پێویستی بە حیکمەتە سەیری بکە لە ئاەتەکانی سوورەتەکەیە کۆمەڵێک شتی جوانمان بەکارێنێ کامووی حیکمەتی پێوە دیارە بۆ نمونە نەرمونیانیەکی زۆری پێوە دیارە وشەسازیەکی زۆر جوانی پێوە دیارە خۆشەویستی و عەتفێکی زۆری پێوە دیارە بۆ کوڕەکەی کاتێکە نەسیحەتەکانیانەکە و چیرۆک بەکار هاتووە هەر لە ناو چیرۆکەکەی لوقمانە چیرۆکێکی تری تیا بەکار هاتووە ئەم مەراحلانە هەمووی نیشانەی ئەوەیە کە حیکمەتێکی جوان بەکار هاتووە لە پەروەردەیە ئێمەش پێویستمان پێیەتی ئەمە خاڵی دوو خاڵی سێهەم بریتێ لە گشتگیربوونی ئامۆژگاری لە چیرۆکەکەی لوقمانای بینین کە ئامۆژگاریەکە تەنها یەک لایەن نییە تەنها نافەرمێ عەبدایەتێکی باش بکەوتەوە بەڵکو لایەنەکانی ژیانی هەمووی تایە کە ئێستا باسییانەکەین خاڵی دوای ئەوە بریتێ لە تەرتیبێکی ڕاست و دروست بۆ ئامۆژگاریەکان هەڵەیەک هەیە لە چیرۆکەکەی لوقمان خۆی عەلەیهی سەلام خۆی پەروەردگار بۆمان ڕاست دەکاتەوە لە نەسیحەتەکانی لوقمانە باشتر بڵێم لە نەسیحەتەکانی لوقمانی حەکیمە هەڵەیەکی تایە یا شتێک پەڕیوە خوا بۆمان ڕاست دەکاتەوە بۆیە خۆی پەروەردگار احتیمام بە تەرتیب ئەدا لە پەروەردەیە لە پەروەردەیە لە ئەوڵش عەرزم کردن لە پەروەردەیە تەرتیب بابەتێکی گرنگە و ئیشێکی زۆری ئەوێت و ئینسانە بێ زۆر احتیمامی پێی بە ئەمە بریتێ لە چەند خاڵێک خاڵی ئەخیر عەفوەن بریتێ لەوەی کە تۆ نەسیحەتی خۆت بکە تۆ پەروەردەی خۆت بکە تۆ بەرنامەی خۆت دانێ حەق نەبێ نەتیجەچی ئەبێ حق نەبێ بۆ معنایە یعنی ئەگەر لێ وەرنەگیرە خەلەلی تۆ نییە مادەم تۆ ڕێگاکە و دروستە مادەم تۆ مراجعات ئەەکەیتەوە بەردەوام ڕاست و هەڵەی خۆت جا ئەەکەیتەوە ئەزانی لە چوار ڕاست بۆ لە چوار هەڵە بووە باقیەکەی بەرە دەستخوا سەیری چیرۆکەکەی حەزەتی لوقمانەکەین هیچ جۆرە ڕێکشنێکی کوڕەکەی لوقمان نابینین خۆی پەروەردگار بۆی باز نەکردووی نەتیجەی ئەم نەسیحەتە چییە بۆ چونکە تۆ ئەرکە لەسەرێ بیگەیەنی ئەرک نییە لەسەرێ ئەو وەری بگرێ بە جۆرێ بیگەێنە کە تەواو حەقی خۆتت پێدابێ بنەما دروستەکان جێبەجێکە هەنگا و تەرتیبەکان ڕاستکەرەوە زۆر بە جوانی بیگەێنە ئیتر نەتیجە بەدەستۆ نییە کاتێک خۆی پەروەردگار باسی دەعوەمان بۆ ئەکا لەگەڵ غەیری موسڵمانە و باسی تەذکیرەمان بۆ ئەکا لەگەڵ موسڵمانە هەمیشە ئەو معنایەمان پێدا تۆ بیکە و حەق نەبێ بەسەر بەرامبەرەکەتەوە وەریەگریاننا حەق نەبێ ئەو ئیسفادەی لێکارە فەذەکر إن نفعت الذكرى أي كايا نايكا مشكلة نيتو سيذكر من يخشى ويتجنبها الأشقى إلا لبرامبر نصيحتك تويا هندق وري يقرن وري ناقرن تو بس نصيحتك تو بس تذكراك بو دعوة شربها ما شيويا وري أقرن يا وري ناقرن هيك لسرتو ناكوي فإنما عليه ما حمل وعليكم ما حملتم وما على الرسول إلا البلاغ المبين لنور يا بواضحي بمرو لكاتوا هر کەسە و ئەرکی خۆی هەڵەگرێ تۆ ئەرکی خۆت جێبەجێکە تەبلیغی خۆت کە ئەوان وەرێگرن یا وەری ناگرن کێفی خۆیانە کەواتە ئەمە دەرگایەکە لە ئاەتی یەکەمە و لە کۆی گشتی چیرۆکەکە لێ تێگەین بە تەواوی ئەزانین کە ئەم چیرۆکە چەند بە جوانیدا ڕێژراوە ئەم ئامۆژگاریانەی لوقمانی حەکیم ئەمە بریتێ لە پێشەکیەک بۆ چیرۆکە ئەچینە سەر شەرحی نموزەجەکە شەرحێکی جوانی پێویستە لە سێ قۆناغا هل آياتكاني يكما بشان ما نداك أما بابتك پەروەردەی قول بلام زور بس سادي وسريع بسريعته برين سيري آياتكاني يكم كين ولقد آتينا لقمان الحكمة أن يشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد أما بش يكم هر لويايا خوي پەروەردگار چەند شتێکمان بۆ باسەکات خاڵی یەکەم ناساندنی نموزەجەکەی بە ئێمەی گوێگر ئەبێ ئەو کەسە بناسین کە ئامۆژگاری لێوەرەگرین کە چیرۆکەکەی ئەزانین بۆیە لوقمانی پێناساندوین لە یەک وشەیە ئەوش بریتەوەی ئینسانێکی حەکیم بووە یعنی ئەتوانی وەکو قودوە سەیریکەی چونکە کەسێکی زۆر دانا بووە ئەتوانی وەکو نموزەج وەکو فۆرم وەکو منهەج سەیریکەی چونکە حکمەتی لێ بارێم ئینسانە خوا حکمەتی پێداوە لە سورەتی بەقەرەشا پێمانە فەرمێ يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا هەر کەسێ حکمەتی پێدرا بێ خەیرێکی زۆری پێدراوە
ئالێرەیە پێمانە فەرمێ لوقمان لەو کەسانە بووە کەواتە لوقمانمان پێ ناسێنێ عەلەیهی سەلام بەوەی کە کەسێکی حەکیم بووە کەسێک بۆ سوودی لێوەرە ئەگیرێت ئەتوانی وەکو نموزە سەیریکی ئەمە بۆ ئێمە بۆ جۆگرەکان ئەی بۆ کوڕەکەی بۆ مناڵەکەی لوقمان قودوەیەکی ساڵحە بووە پێش ئەوەی کە مناڵەکە نەسیحەت بکە یعنی ئەم نەسیحەتی مناڵەکەی بکە خۆی بە جوانی جێبەجێ کردووە و بە جوانی خوا نەسیحەتی ئەمی کردووە ئەمیش وەری گرتووە والله ئەعلەم کەواتە بۆ مناڵەکەش سەیری قودوە گەورەکەی خۆی ئەکا قودوەیەکی جوانە و ئەساسی پەروەردە لە لای پەروەردەکراو یان یەکێ لە ئەساسەکان بریتێ لەو کەسەی کە پەروەردەکە ئەکا ئمە لە طبیعەتی بەشەریە هینێکی گفتوگۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی ئایا ئینسان ئەتوانرێ پەروەردە بکرێت فقط لەسەر منهج بەس منهجەکە یعنی ئینسان ئەتوانێت بێلایەن بێ لەو کەسەی کە منهجەکەی پێگەیانوە سەیری منهجەکە بکات سەیری ئەو کەسە نەکا کە منهجەکەی گەیانوە هەندێک جار ئێمە موسڵمانە و غەڵەتاکەین ئەمانەوەیە خەڵکی دەرەوەی ئیسلام بانگەشەکەین بۆ ئیسلام لە ڕێی قورئانەوە پێیان ئەڵێن سەیری موسڵمانان مەکەن سەیری قورئانکەن لە کاتێک ئەمە هەڵەیەکی پەروەردەی گەورەیە ئێمە ڕاستە پێویستەکە سەیری قورئان کرێ سەیری ئێمە نەکرێ بەس لەوە ڕاستتر ئەوەی ئێمە ببینە قورئانێک بۆی خەڵک سەیری ئێمەش قورئانیش بکە ئاخر هەڵەیە تۆ بڵێ وڵا خەڵکی نەسەیری من مەکەن سەیری و قسەی بکەن کایکەم خەڵکەڵێ ئەگەر زۆر باش بێ خۆ بۆ جێبەجێ ناکەی ئەگەر زۆر جوانە بۆچی خۆت تەطبیق بۆیە لە ڕووی پەروەردەییەوە یەک دنیا بەحث هەیە لەسەر ئەوەی ئینسان فەشەل ئەهێنێ ئەگەر بتەوێ یەکێک پەروەردەکەی فقط لەسەر منهج بۆیە فەشەلێنی ئەگەر مناڵەکانە پەروەردەکەی لەسەر بەس نەسیحەتکردن بەبێ قودوە بوون بەبێ ئوسوە بوون بەبێ ئەوەی ببیتە پێشەنگ بووی یان پێشەنگێکی بۆ دروستکەی شەنێ خۆت پێشەنگێکی باش بیلا مبارەکە من نەسیحەتی مناڵەکەمەکەم بۆی کە لە ڕووی مالیەوە بۆ نمونە ئینسانێکی ناجح دەرچێت بەس من کەسێکم زۆر ناجح نیم قودوەیەکی ناجحی پیشانە دەم شەنێ خۆم قودوەکە بم بەس ئەبێ قودوەی هەبێ ئەبێ ئینسانێکمان هەبێ عەمەلیەن پیشانی با ئەم قسە نەزەریانە چۆن ئەکرێ بە واقع هەر بۆیە بۆ مناڵەکە مەسەلەی قودوە بابەتێکی گرنگە و پێویستە خاڵی دووەم بوو خاڵی سێهەم بریتیە لەوەی قورئان وشەیەکمان بۆ هێنێ لەو ئاەتەیە کە ئەویش بریتیە لە مەسەلەی مەوعیظە وإذ قال لقمان لابنه وهو يعظه نك وهو يجبره نك وهو يؤدبه نك وهو يسجنه أم كلمات نانا پەروەردە بەم شتانە ناکرێت خۆ باوکە ئەتوانێ مناڵەکەی ئیجبارکە لەسەر شتێک ئەتوانێ باوک مناڵەکەی ئیجبارکە لەسەر نوێشکردن مناڵەکەی ئیجبارکە لەسەر ئەوەی کە شرک نەکا بەس خوا فەرمێ يعظه پەروەردە بە مەوعیظە ئەگەیەنرێ ادعو إلى سبيل ربك تنانت بۆ دەرەوەی مسلمانیش بۆ دەرەوەی ئەهلی ئیمانیش إلا موعظة سوديها ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة حكمة من باسكرت إن جاء موعظة ديتا بيشوا إيشي إما بريت موعظة وبس لسروا إيشكين هل بو القرآن أمس ابن ماي بو هناوين بو پەروەردەشیار وسيلي چاك و نرم بكارين كموعظة بو پەروەردەکراو سيري قدوة أكا بو إما سيري نموزجكا أكين پەروەردەکارەکە بزانین چۆن کردوێتی هەرسێکی مامشانەدا لەو ئاەتانەی ئەوڵا ئەمە بریتە لە شەرحی نموزەجەکە ماوەتەوە سەر بچینە تەفاسیل یان محتەوای ئەم فۆرمە محتەوای ئەم نەسیحەتانەی لوقمانیکە لە چەند خوتوەیەکی زۆر بەدیع و داهێنانکارانەیە زۆر جوان قورئان بۆمان شەرحەکە بەڵام ئیسراحەتێک وەرەگرین ڕاستێک ئینشاءڵڵا لە دوای نوێژ دەست پێکەینەوە و باسێک لە چەند مەرحەلەیەکی زۆر سەریعا باسی ئەو مەرحەلانە ئەکەین کە قورئان لە ڕێگای ئامۆژگاریەکەی لوقمان عەلەیهی سەلام بۆ کوڕەکەی ئێمە پەروەردەکە انشاءالله لە دوای ڕاستەکە دەست پێکەینەوە باسمان کرد کە خۆی پەروەردگار لە قۆناغێک لە قۆناغەکانی پەروەردەی ئینسانیە نمونەیەکی بەشەری پیشانداوین کە بریتیە لە شێوازێکی پەروەردە کە ئەم پیاوچاکە و لوقمانی حەکیم بەکاری هێناوە بۆ پەروەردەکردنی کوڕەکەی وەڵا ئەم نمونەیەمان وەکو نمونەیەکی ناجح پیشاندەدا فەرمێ ئەزمونێکی یا هیبرەیەکی ناجح هەیە بابەتان بگەڕەوە چی ئەو کبرەیە بریتە لە پەروەردەکردنی پیاوی چاکێک حەکیمێک بۆ کوڕەکەی لە ڕێگای هەندێک ڕێنیشاندانەوە ڕێگی نیشانەدا و ئامۆژگاریەکە مەوعیظەی پیشانەدا مەوعیظەیەکە باسمان کرد کە نموزەجەکەشمان شەرح کرد چۆنە و هەر سێ بنەماکیمان شەرح کرد دواتر چینە سەر ناوەڕۆکی نموزەجەکە ناوەڕۆکی ئەو فۆرمەی کە لوقمان بەکارهێنێ ناوەڕۆکەکەی لە چەند قۆناغێکدا باسیەکە ئینشاءڵڵا هەڵی یەکەم بریتە لە یعنی قۆناغبەندی ناو نەسیحەتەکانی لوقمانی حەکیم خاڵی یەکەم بریتە لە مەوضوعی تەوحید مەسەلەی یەکتاپەرستی و ناسینی خوا ناساندنی خوا و ناسینی خوا بریتە لە هەنگاوێ لە گرنگترین هەنگاوەکان یان گرنگترین یانە نەک یەکێک لەوانە گرنگترین هەنگاوە لە پەروەردەی ئینسانە قۆناغێکی گەورەیە
و مەرحەلەیەکە بۆ ئەوەی کە ئینسان ڕێگەی لێوە نەبێ ناسینی خوا بۆ بڵشتمان پیشانەدا هەڵ یەکەم هەر بۆ خۆی ناسینی خوا بۆ ژیانی ئینسان بەرەکەتی گەورە دروستەکە هەر ئەوەندەی کە ئینسانێک خوا بناسێ و یەکتاپەرست بێ بەس خوا بپەرستێ ئەم ئینسانە لە هەندێک هەڵا پارێزرێ هەر ئەوەندە بۆ خۆی گەڕێتەوە لە هەندێک مەشاکل هەندێک کێشەوە هەندێک هەڵا جگەرەوە هەندێک تەسەوراتت بۆ دنیا ئەگۆڕێ دەسەڵاتت بۆ ژیان ئەگۆڕێ هەر بۆیە ناسینی خوا یەکێک لە دەرەنجامەکانی بریتێ لە بنیاتنانی وێنەیەکی گشتی لای ئەم ئینسانە دەربارەی دنیا دەربارەی ژیان دەربارەی قیامەت دەربارەی ڕەفتارمان لەگەڵ یەکتر ئەمەش خاڵێکی ترەکە لە یەکتاپەرستیەوە دەستوانەکەوێت خاڵێکی تریان بریتێ لە شعورێکی تەواو بە چاودێری خوایی بۆوان ئەم لوقمانی حەکیمە ئەمەشمان بۆەکە یعنی دێت نەسیحەتی کوڕەکەی ئەکا ئەفەرمێ ئاگات لێبێ جگە لەخوا کەسی تر نەپەرستی ئاراستە و بۆسەڵەی قبلە نومای ژیانت بەس لای خوا بێ بەس ڕووی لەخوا بێ إني وجهت وجهي لجاهل فطر السماوات والأرض وجهت وجهي الذي فطرني ئەو کەسێک کە منی دروست کردو ڕوو بەس لەوە غەیری ئەو هیچ شوێنێکی تر هیچ ڕوویەکی تر نییە هەر بۆیە ئێمە لە نوێژەکانمانە کاتێ ڕوویەکەینە قیبلە دوای خوا فەرمێ فەئەینەما تولوا فثەمە وجه الله ئێوە ڕووتان لەخوایە ڕووتان لە داروبەرد نییە ڕووتان لە دیوار نییە ڕووتان لە کەعبە نییە ڕووتان لەخوایە کاتێ هەمووتان ڕوو لەخواکەن ئێوە ئەبێ ڕووی دڵتان ڕووی لەخوا بێ هەر بۆیە کاتێ ئێسمە ناو نوێژەوە بێن دوعای بکەم افتتاح دعای استفتاحی نوێژ چییە ايش فاتحة وجهت وجهي الذي فطر السماوات والارض حنيفا مسلما وما انا من المشركين يعني كومودك يكنابونوي تيا تو بين بياخذ ويلاقيتو هل هو كاتي الله لقمان افرمي ام انسانا ام لقمان حكيمه بركي الله بس خوا برستا مثلا كتنها ون يسوس دبريتو تو مثلا كلوي اراسي دلي بس بو خوابه مثلا كلوي انتماء ورائي بس بو خوابه مثلا كلوي خوشويستي بس بو خوابه يعني ناكر انسانك خوا برستا ولا برامبر دشمنكاني خوي خوش به چەند جار قورآنەوێ بۆ ڕاست ببینێتەوە ناکرێ ئینسانێک خوا بپەرستێ و لە بەرامبەر بەرنامەی غەیری خوای بەدڵ بێ نابێ خوای بپەرستێ و لەگەڵ غەیری عەبدەکانی خوایە عەبدە ڕاستەقینەکانی خوایە ئەوانەی خوا ناپەرستن لەگەڵ ئەوانەیە ببێتە دۆست و ببێتە پشتیوان ببێتە پاڵپەشت نابێ پارەکانی بنێرێ بۆ کەسانی کە دژایەتی خواکەن کەواتە کە ئەفەرمێ یا بونەیە لا تشریک بالله هەر لەوێوە ئاراستەی بۆ دیاری دەکا کەواتە یەکەمین هەنگاوێک لە پەروەردەی ئینسانە بریتێ لە دیاریکردنی ئاراستەی دڵ ئاراستەی ئیمان کاویش لە وەحدانیەتی خوایە لە یەکتاپەرستیە دەرەکەوێت بێمان ئەمە خاڵی خاڵی دووەم کە بۆمان باسەکە ڕاستێکی لێرامێ بۆستین هەڵستێکی ئەگەر دیقەتی ئاەتەکە بین ئاەتەکانی سوورەتی لوقمان چەند ئاەتەی ئێرە شتێکی سەیری تیامینین لە بەشی یەکەم یا فەرمێ یا بونەیە لا تشرك بالله وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله أي كركم شرك مكة أو بخوا قرار بدل بەڵام ئاەتی دوای ئەوە نافەرمێ کوڕەکەم وامەکە و ناش فەرمێ لوقمان وای وت ئەی چیە فەرمێ ئەفەرمێ وەوەصەینە الئینسانە وەوەصەینا ئەی گەڕێنێتەوە بۆ کێ قسەکە لەویا خوای پەروەردگار خۆیەتی هەر بۆیە ئەم بەشەی ئاەتەکانی ئەم ئاەتە بریتی نییە لە قسەی لوقمانی حەکیم بەڵکو قسەی خوا خۆیەتی یعنی لەو بەینەیە لوقمانی حەکیم شتێکە بەڕێنێ ئەچی لەسەر ئاەتەکانی دوای ئەوە لە ئاەتی ئەمە ئاەتی سیازەیە لە ئاەتی شازەیە دێتەوە قسەی لوقمان يا بني إنها إن تك مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماء يتوب قسەی لوقمان أي كركم آوا أي كركم آوا لدواي أوا يا بني أقم الصلاة أي كركم نشكو باشا أي بولو بينها غوري أو في التفات بلاخيا غوري قسكت غوريني ضميري مخاطب يا مخاطب يا أو كسب سيلك القراءة يا متكلم أو كسب سأكا وريني صميلك في التفات لا برايا أم التفات بوشي أكريليريا بوشي أشتغل أداء والله أعلم في ويديانا أم لقماني حكي من نصيحتي كرة كردوا بيودو كركم آقاد لي بشرك مكة أو بخوا قرار مدى إن جادواي آقاد لي بخوا شاوديريتك إن جادواي آقاد لي بنوشكانك خافر منه أنا بيا اشتكي برادواي لقمان شيا أي لقمان ئاگاو بێ هاوڵ بۆ خوا قەرار بەدا ئەی یعنی لوقمان کوڕەکەی و عەفوەن اینجا دوایە فەرمێ ئەی ئینسان ئاگات دەبێت لەگەڵ باوکو دایک تا چاک بە اینجا دوایی وەرەوە بۆ نوێژەکەت و بۆ شتەکانی تر کاتە لە دوای باسی شرک یەکسەر باسی چاکردنە لەگەڵ دایک باوک لە پەروەردەیە ئەبێ ئەم پلەبەندیە بزانین خاڵی دووەم لە پەروەردەی ئەم ئاەتانەیە بریتێ لە زانینی پێگەی دایک و باوک بۆ قەدرگرتنیان و ڕێزلێگرتنیان و ئەو شتانێتی کە لە ئاەتەکە باسیەکە دوو ئاەتی هێناوە لەسەر باسی دایک باوک یەسەر یەکەمیان باسی خوا بوو
ناسینی خوا دیاریکردنی قیبلەنما دیاریکردنی ئاراستەی دڵ بە تەنها بۆ لای خوا بێ و شیرکی تیانە بێ هاوڵێکی تریانە بێ ئاراستەیەکی ترمان نییە جگە لەو ئاراستەی خوا بۆی داناوین ئەمە یەکەم دووهەمیان ئەچێت لەسەر باسی دایک و باوک لەمەیە یەکەم شت باسی گرنگەکەی بانکرەوە تا خوا هێنایە پێشەوە لە دوای باسی خوا یەکسەر باسی دایک و باوکە وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا یەکسەر بە دوایە دێن لە هەموو کاتێکا کاتێ باسی چاکەیە هەمیشە لە دوای باسی خوا باسی دایک و باوکە کە باسی گوناهە لە دوای باسی تاوانەکان دەربارەی خوا و شرک باسی دایک و باوکە ألا أنبئكم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ألا أخبركم ألا أنبئكم بأكبر الكبائر گەورەترینی تاوانە گەورەکان چین الإشراك بالله وعقوق الوالدين شرککردن هاوڵدانان بۆخوا و عەزێتانی دایک و باوک خراپبوون لەگەڵ دایک و باوکە دەنگ بەدەستکردنەوە بەرامبەر دایک و باوک هەڵەکردن بەرامبەر دایک و باوک یەکسەر بە باسی لە دوای باسی خواوە دێت کەواتە لە پەروەردەی شار بە پێیمان بە پڕیزبەندی هەیە یەکەمیان باسی خوایە دوام پەروەردەکردنی ئینسانەیە لەسەر باسی دایک و باوک لەسەر مافی دایک و باوک دوای ئەگەڕێتەوە بۆ حقوقی تر باسی شتێکی ترەکەی ئێستا بەس دایک و باوک جیایە لە حقوقی خەڵک ئەمان پێگەیەکی تایبەتیان هەیە و بێ بەجار باسییان بۆ بکرێت لەمەیە باسی چیمان بۆکە یەکەم عەزمکردن زانینی قەدر و پێگە و ئاستیان دووهەمیان ئیطاعەکردن و گوێڕایەڵی بۆیان و مصاحبەکردن هاوڕێیەتیکردنیان وصاحبهما في الدنيا معروفا زۆر بە جوانی و بە چاکی هاوڕێژیان بکە حتا لە دنیا ما وەکو هاوڕێ بە لەگەڵیان یعنی لێیان جامە بنەوە مصاحبە یعنی پێکەوەلەکان یعنی لەگەڵبوون صاحب ئەو کەسەیە کە پێوەلکاوە لەگەڵ یایە بەداینی یعنی ظروفی ژیانە هەرچیەکە نابێ لێیان دابڕی مەبست طبعا دابڕان مەبستی مادی نییە یعنی کەس ماڵجیان نەکاتەوە کەس سەفەر نەکات کەس چینەکان ئەوانیە طبعا مەبەستەکەن ئەوەیە کە ئەبێ هەمیشە لە هەواڵە هەمیشە لە خەمە لە دوعاکاندا لە چاکە و ئیحساندا لە سەدەقات و حەسەناتەکاندا دایک و باوکت لەگەڵا بێ ئەمە بریتە لە مصاحبەی چاک ئەمە بریتە لەوەی کە ئەبێ بەردەوام لە ژیاندا هەبن دایک و باوکە کەوا بێ یەکەمیان وتمان ئەهەمیەتی مۆزوعەکەیە زانینی قەدری دایک و باوکە دووهەمیان کە فێرمانەکە یعنی پەروەردەکردنی ئینسان لەسەر معنایانە و ئەم شتە باسی ئەوە نیە وەڵا ئەگەڵ لە دایک و باوک چی بکەم لەگەڵیا هەموو شەیەکی ناو ئەم سوورەتە ڕێنیشاندنە بۆ شتێک هەموو شەیەکی هەر بۆیە فاڵێکیان وتمان زانینی ئەهەمیەتەکەیەتی بەوەی هێنانە پێشەوەکەیەوە تێگەشتیت کابانە زۆر گرنگن دووهەمیان باسی ئەوەیە کە مصاحبەیان بێ بکەین و ئیطاعیان بکەین ئەبێ گوێڕایەڵیان بکەین و مصاحبەیان بکەین خاڵی سێهەم بریتیە لە هاوسەنگی ڕاگرتن لە نێوان ئیطاعی ئەوان و ئیطاعی خواییە ئەم شتە مطلق نییە ئیطاعەکەی گوێنی گوێڕایەڵی دایک و باوک بێسنوور نییە ئەگەر داواکاری دایک و باوک تەزاڕوبی کرد لەگەڵ داواکاری خوایە لەوێ ئاوەستێت بەڵام هەرگیز نابێت بە ئوسلوبی ناشرین ئەم وەستانە بکەین بەڵکو بە ئوسلوبێکی جوان ئینسان فێرەکە لەوەی کە ئەبێ وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم ئەگەر هەوڵیان لەگەڵ دایتە شرک بکەیت فلا تطعهما بەڵام وصاحبهما في الدنيا معروفا چاکەی ئەو لەسەر تۆ واجبە با پێیشت بڵێ شرک بکە ئەگەر کابرا ئیجباری کردی بێت یعنی خوا نەخواستە لە باوکدایک شێمە ئینشاڵڵا کەس وانە ئیجبارت کات لەوەی سوژدە بۆ بتێبەری هێشتا نابێ قسەیەک ناشرینی پێ بڵێ هێشتا نابێ دەنگی لێ داڕی هێشتا نابێری دوورکەویتەوە بڵێ سەواڵ سەر لەگەڵ باکەم هێشتا بێ هەر چاکمی لەگەڵیا هەر بێ باش لەگەڵیا بەڵام لەو شتەیە کابری پێکردووی کە ئیطاعی خوایتیانە لەو شتەیە بە قسەی بکەوتەوە ئەمە بریتە لە یاساکە خاڵی دوای ئەوە بریتە لە پیشاندانی نموزەجێکی ناجح لەمەیە ئێمە زۆر پێویستمان بەوەیە چاو لە شێوازن یعنی ئەزمونە ناجحەکانی چواردەوەمان بکەین هەر بۆیە فەرمێکی لە دوایەوە واتبع سبيل من أناب إليه سەیری ڕێگەی ئەو کەسانە بکە کە ڕێگە ڕاستەکەیان بێتەوە ئەو کەسانی کە بەڕاستی گەڕابوونەتەوە بۆ لای خوا بەڕاستی ڕێگەی خوایان گرتووەتە بەر سەیری ڕێگەی ئەوان بکە ئەوەی ئەوان کردووانە لەگەڵ دایک و باوکیانە ئاوا بکە سەیری نموزەجە جوانەکان کە لە مێژوان چەند جوان تەعامل لەگەڵ دایک و باوکیانە کردووە تۆش چاویان لێ بکە واتبع سبيل من أناب إليه سەیری ئەو چیرۆکە جوانانە بکە بەڵام تەنها بۆ چیرۆکردنەوە واتبع شوێنی بکەوە بەدوایە بڕۆ شوێنی ئەو کەسانە لەسەر ئەو ڕێچکەیە بە کە ئەو کەسانی لەسەرن کە بەباشی قەدری دایک و باوکیان گرتووە و خوایان ڕازی کردووە لە مفهومەیە ئەمە بریتە لە خاڵی دووهەم کە باسی دایک و باوک کاتن فۆرمەکەی لوقمانی حەکیم چەند خطوەیەکی تایە یەکەمیان باسی خوا بوو دووەمیان باسی دایک و باوکە سێهەمیان دێتە مۆزوعێکی ترەوە کە ئەویش بابەتی عیبادەتە من باسم کرد کە ئاەتی 16 ئەچێتە باسی خواوە يعني إنها تكون مثقال حبة بۆ چونکە باسی هەستی چاودێنی بوو وتمان خوا چاوی لێتە لە هەر سوچێکی دنیاە لە هەر شوێنێکە لە ناو بەردێکە مسقالە زەڕەیەک هەبێ
خوای بینێ ئەگەر ئەو تۆزقاڵە لە زەویە بێ لە ئاسمانە بێت لە سوچێکا بێت لە ژێر عەرزا بێ خوای بینێ کەواتە هەمیشە هەست بە چاودێری خوا بکە لەگەڵ ئەوەی خوا پەرستی هەمیشە هەستی چاودێری خوات هەبێ چاوت لێ بێ خوا چاوی دێتە بزانە خوا هەتا بەسەر سەرتەوە ئەتبینێ ئاگای دێتە هەستەکانی ناو دڵیش دەزانێت هەر بۆیە هەر فەلا تەقول لەهما ئوفین جاری وای دەگۆکە خۆی گوێرە ئوفەکە نییە بەس ئەو گوێی دێتە خوا ئاگای دێتە مەسەلەکە لەوە نییە ئەو گوێرەیان نا مەسەلەکە لەوەی نابێت خوا ئەمە هەسترا بە تۆ نابێت دڵت بە جۆرێ بێ نابێت زمانت بە جۆرێ بێ دەم و چاو گریشەکەت بە جۆرێ بێ دایکڵاو عزێتیان بۆ چونکە خوا تۆزقاڵێکی ژەبینە مثقال ذرة من خردل یەک تۆزێک مثقال ذرەیەک تۆزقاڵە بە زمانی لازم لەوە تەنەستێنەکەم لە دڵیا بەقەر دەنکە زەڕەیەک شتێک هەبێت لەم گردونەیە خوا ئیزانێ هیچ شتێک نییە نەیزانێت کەواتە هەستی چاودێریە وەیە چینەوە بۆ چیرۆکەکە سلسلەکە خۆی ئەوەی کە نەسیحەتەکان خاڵی سێهەمیان بریتێ لە گرنگی عیبادەت باسی وەحدانیەتی خوا و ئاراستەی دڵ بوو باسی مافی دایک و باوک بوو اینجا باسی عیبادەتمان بۆ بکە پەیوەندی ئینسان لەگەڵ خوایە ئەمەیان ئەبجانە بە عەمەلی یا بڵێ یا ئەقیم الصەلاة ئەی کوڕەکەم ئاگات لە نوێژەکانە بێ نوێژەکانە بکە وەأمر بالمعروف هەتا ئەتوانی چاکە بڵاو بکەرەوە ئەمر بکە بە چاکە وەنها عەنی الموکەر خراپە لەناو خەڵکان مەنع بکە مەهێڵە خەڵکی خراپە کار بکەن مەهێڵە خەڵکی خراپە بڵاو بکەنەوە نەهی لێ بکە و هەوڵ بە کۆمەڵگە چاک بکە کەواتە ئەمانە بریتین لە کۆمەڵێک جۆری عیبادەت کە بۆی هێنامین اینجا دوایی پێمانە فەرمێ ئاگات لێبێ وەکو سەید قوتب ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی بێ فەرمێ هەموو کاتێک لە قورئانە کاتێک باسی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر لە شوێنێکای دۆزینەوە کە باسێکی سەبری تایە يعني ها سيري سورة عصر كا إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر ما دام تو توصي خلقك بحق أبي شاورتي عزتي بدري ما دام تو أبوشقاري خلقك كتشاك كان خرافنا كان شاورك عزتي من هو اللي دعاء وافهمي واصبر على ما أصابك آقات ليبي هەندێ عەزێتە تووشە بێ بەهۆی ئەو ڕێگە چاکەوە بەهۆی عیبادەتەوە بەهۆی ئەو درێژەوە بۆی ئەمر بە معروف و نەهی لە مونکەرەوە هەندێ خراپە و عەزێت و بێتاقەتی و دەرکردن و تعزیمدان و گوشتن و چی تووشە بێ وەصبر على ما هەموو سەبرێکی لەسەر بکرا ئاگات لێبێ ئەمە هەمووی بەیەکەوە چییە ناوی ناوە إن ذلك من عزم الأمور ئەمانە بریتە لە شتانێکی گەورە کە ئینسان کاتەکانی خۆی تا بەسەر بەرێ ئەم کەلیمەی جوابی چی ئەداتەوە چیتان بێ نەخاتەوە عزم الأمور یعنی چی يعني شتانێکی خاوەن نرخ و بایەخ جوابی چیە داتەوە دەستخۆش جوابی لەهو الحەدیثەکەی پێشەوە داتەوە ومن الناس من يشتري لهو الحديث یاسایەکی قورئانیمان لە پەروەردگار بەڕێزان دەبیستم لێرە ئاسکە بۆی لاوە باسم نەکرد هەرگیز نابێ شتێ مەنعکەیت و بەدیل نەدەیت هەڵەیەکی پەروەردەیە شت مەنعکەین ببێ بەدیل لێرە بە جوانی فێرمانەکە لەهو الحەدیث لە خەڵک مەنعکەی ئەی چیە دەینە بەدیلەکە إن ذلك من عزم الأمور خەریکی نوێژ بە خەریکی چاکەکاری بە خەریکی بڵاوکردنەوەی خێر و خێرات بە خەریکی نەهێشتنی خراپە و ناشرینەکانی دنیا بە ئەمە ڕێگەی بەرامبەر لەهو الحەدیثە ئەوەی خەریکی لەهو الحەدیث بێ خەریکی ڕابواردن و چێژبینین لە دنیا و گەم و گاڵتە بێ بەرامبەرەکەی بریتێ لەوەی کە بۆ ئەوەی لەوە نەجاقان ببێ ئەبێ ئەم ڕێگای پیشان بین کە بریتێ لە ڕێگەی عزم الأمور ئیشی خاوەن بایەخ شتانێکی گرنگ شتانێکی بە عەزیمەت شتانێکی خاوەن پایە ئەمە بریتێ لە معنای سێهەمیان کە بریتی بوو لە ئەهەمیەتی عیبادەت ئێستا نەسیحەتی کردین بە یەکتاپەرستی و ئاراستەی دڵان دووەمیان بە حەقی دایک و باوکمان سێهەمیان بە عیبادەتەکان ژیانمان پڕکەین لە عیبادەت چونکە نوێژکردن ئەمر بە معروف نەهی لە مونکەر هەموو ژیانی ئینسان دەگرێتەوە هەموو دقە و ساعاتێکمان دەگرێتەوە کاتە ژیانت پڕکە لەم شتانە لەسەر ئەمە تووشی عەزێتە بی سەبر بگرە ئەمە بریتە لە ژیانێکی خاوەن بایەخ ئەمە بریتە لە ژیانێکی گرنگ کە خوا پێڕازیە ئەچینە سەر خاڵی چوارەم بریتێنە ئەم جاریان حقوقی خەڵک اینجا ئادابی عام ئەچێتە سەر کۆمەڵێک نەسیحەتی تر کە باسی مافی گشتیە اینجا ولا تصحر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا نەکەی ڕووگرشتی نەکەی دەبوو چاو تەعاملی ناخۆش بێ ئیهتیمام بە شقڵیاتە ئیهتیمام بە مافی خەڵک لەسەرێ ئەو خەڵکی لە چواردەورتن حەقیان هەیە بەسەرتەوە مافیان بدە و جوڵەت لەناو خەڵکا جوڵەیەکی بە ئەدەب و بەڕێزەوە بێ ولا تصحر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا ئینسانێکی سووک و ئەوە مەبە لە جوڵەتە کەسێک نەبی شخصیەتێ نەبێ بە شوێنێکا تێپەڕیت و تێر نەپەڕی خواخوایان بێ زوو تێپەڕی ئەوەندە تصرفات ناشرين به تصرفات السوق بكم بايخ به أما بريدي ولا تمشي في الأرض مرحا إنسانك سنجين به يعني رك معنا كل دكاوين تمشي في الأرض مرحا عكس سنجينية
ئینسانێکی سەنگین و خاوەن نرخ بە خاوەن بایەخ بە لەناو کۆمەڵگەیە ئەوەندە ڕەفتارت جوان بێ خەڵکی ڕێزێ بۆ دانێن خەڵکی پێگەت بۆ دابرێن ئەمە بریتێ لە تەعاملی مەسەلەی ئاداب تعاملی ئینسانەکە بۆ پاراستنی ئاداب و شکۆی کۆمەڵگا و مافی چواردەوە کەواتە لە دوای باسی عیبادەت دێتە بەس سەر مافی خەڵک کۆتا خاڵ کە باسی ئەکا لێرەیە بریتێ لە باسی دنیا و ناجحبوون لە دنیاە هەوڵدان بۆ نەجاح دوای فەرمێ وەقسد فی مەشئیک عفوا پێشەوە باسی ئەوە بکەم لە ئەخیرەکەیان فەرمووی إن الله لا يحب كل مختار فخور خۆی بەروردگار چەڵکارێکی خۆش ناوێکن مفتال کەسێکە کە لای داوە لاسەنگ دەیانی اختیلالی هەیە خەلەلی هەیە ئینسانێکی لاسەنگ و لەوێری خۆش ناوێت کە زۆر لە خۆبایی بێ ئەمەیان چارەسەری چیمان بۆکە لە پێشەوە باسێکی تر کرد وإذا تتلى عليه آياتنا ولا مستكبرا کەسێکە لە خۆی باییە هەرچەنە لانیش بۆ دەوە قسەوە ناگرێت ئەبێ بەچیە بێتە فەخور مختار و فەخورم کاتە خۆی بەروردگارم ئینسانی خۆش ناوێت یعنی مەبە بەو کەسە ئەمە بەدیلی ئەوەی ترە کاتە لە بەدیلی ئیستیکبارەکەیە لێرەیە ئەمەی بۆ هێناوین کە خوا ئەو کەسەی خۆش ناوێ و مەبە بە کەسێکی وا کەسێکی سەنگین بە کەسێک بە شخصیەتت باش بێ و ڕەفتارت لەگەڵ چواردەورتا باش بێت ئەخیر خاڵیان بریتێ لە وەقسد فی مەشیک وەقسد فی مەشیک یعنی ئامانجدار بە لە ژیانتا یعنی بۆ ژیانی دنیای خۆت ئینسانێکی ناجح بە ئاگات لە بەرنامەی ژیانت بێ بزانە ئەمڕۆ هەڵەسی چی ئەەکەی بزانە بەرنامەی بەیانی ساڵێکی تر چییە بزانە پلان بۆ کێ داهری بۆچی داهری ئەم ناجحبوونە ئەکەوێتە کۆتاییەوە دووبارە دێمەوە بۆ ئەو هەڵەیەکی هێمایەکەین لە بەرەوردەیە بەشێکی باشمان ئەوەی لە زانایان ئەڵێن ئیستیثمار ئەەکەین لە نەجاحی ئینسانە نەک لە پەروەردەی ئینسانە هەر بۆیە دوایی ئینسانێکی ناجحمان دەسەکەوێت ئینسانێکی ساڵحمان دەسەکەوێت چی ئەەکەین دێت ئەوەی خەممانە زمانی زۆر بزانێ ئەوەی خەممانە شەهادەی باشی هەبێ تەعیینێکی باشی هەبێ و دەخلێکی مادی باشی هەبێ ئەوە خەمی ئەو بناوانە ناوێت لە ئەخیرەوە باسم کردووە بۆ ژیانی دنیاشت ئینسانێکی ناجح بە بەڵام ئەمانە لە هۆی لەوانە گرنگترن عەقیدەکەت لەوە گرنگترە دایک و باوک و خێزان و پاراستنی شکۆی خێزانەکەت لەوە گرنگترە عیبادەتەکانە لەوە گرنگترن مافی کۆمەڵگە و ئاداب عامەکان لەوانە گرنگترن اینجا دێتە سەر ناجحبوون لە ژیانە چکە خوا فەرمووی وما خلقت الجن والأنس إلا ليعبدون آياتي دوای ما جارە ئاياتا خوێنینەوە بەس دومی ناخوێنینەوە ما أريد منهم من رزق من ئێوە بۆ دروست نەکردووە خەریکی ڕزق بن نەمخستونەتە سەر زەوی بڵێم هەموو ژیانتان لە ئەو تا مردن تا بەس خەریکی ڕزق بە ما أريد منهم من رزق کەی من داوای ئەوم لێ کردووە ڕزق کەی ڕزقی تۆ لەسەر خۆتە کوا ڕزقی خۆتان لەسەر خۆتانە هەتاوەکو تۆ هەموو ژیانت دەفخان کەی بۆ ڕزق ڕزق ئیشی تۆ نییە ئیشی تۆ شتێکی ترە عیبادەت ئیشی تۆیە لەسەر زەویە ڕزق خۆی دێت وفي السماء رزقكم من رزقي ولا أسمان للدنيا نير راست برون فامشوا في مناكبها برون لزويا بقرين جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه هنا اشتا رزقي خوايا بس تبرون لزويا كوي كانوا بلاك بشي أو أنت أهلا قصة كي قارنا شي ما بيفهمه شكرا وبتقي فيما آتاك الله الدار الآخرة خەریکی ئەوەی کە خوا پێتی داوە لە ماڵ و لە سەروەت قیامەتی پێ بکەوە وابتغی فیما آتاک الله ئەوەی کە خوا پێتی داوە بەهۆی ئەوە داڕی ئاخرەت بکڕە قیامەتی پێ بکڕە ولا تنس نصیبك من الدنيا بەڵام ئاگات لە خۆت بێ بەشی دنیاشە بیر نەچێت هەر ئەوەندە ولا تنس نصیبك من الدنيا بەس بیرە نەچێتەوە نەک زۆر گرنگی پێ بێ نەک ژیانە ئەوەی بێبەوە هەر بۆیە سەیرەکەین لوقمانی حەکیم لە پەروەردەی مناڵەکەیە بابەتی نەجاح لە ژیانە هێنێتە کۆتاییەوە گرنگە زۆرمان پێویست پێیەتی ئەبێ ئینسانێکی ناجح بینە بێ ئینسانێکی خاوەنپارە بینە بێ بەس دوای هەموو شتانەیتر ناکرێت نەجاح لەسەر ئەساسی ئەوە بێ عەقیدەکە و پێی بە قوربانی دینەکەت پێی بە قوربانی ئەخلاقیاتت پێی بە قوربانی لە کۆمەڵگەیە ناشرین نەبێ باشە بێتەینا ڕەفتار و مامەڵەت جوانەیان نا هیچ مشکلە نێ بەس بێ پارۆ ببێت بەس مشکلەوەی سیارەکە و جوان بێت مشکلەوەی نا زۆر مشکلەیەکی گەورەیە چکە دوای ئەمەش لە دەست چێویش لە دەستە چێ هەر بۆیە قورئان ئەوە بۆی باس کردین هذا خلق الله ئەمە پەروەردەی خوایە ئەمە پلانی خوایە بۆ خەڵقەکەی فأروني ماذا خلق الذين من دونه ئەها کاتێک خەڵقی من دونی خوامان کرد کاتێک پلانی غەیری خوامان بەکارە ناچمان لێ هات نەن دنیامان ناجح بوو نە چێشمان لە دنیاکە بینی ناکام ئەی ئێمەمانە انشاءالله مەجلیساوە مسڵمانان و ئیماندا ئەوەی ڕێگە ڕاستیان هەیە ڕزقەکەی خۆی بووی دێتە ماڵەوە ئەگەر دەشتێتە ماڵەوە تۆزێک کەمتری لە خەڵکەیە بەڵام هەزار جار ناجحانەتری خوا هەزار جار بە مرتاحانەتری خوا بە دەرونی ئاسودەوای خوا
هزار جار پێوەی مرتاح چونکە ئازانە لە قیامەتدا محاسبەکەی ئاسانە بێ ئەزانێت چۆن پیای کردو ئازانە چۆن خواردوێتی ڕزقەکەی ئەو شادەی هێناوێتی بە ڕێگەی حەڵال پیای کردووە ئەو پارەیەشی دەستێک لێ ڕێگەی حەڵاڵە ئەو خواردنیشی ئەیخوا هەر بە حەڵاڵی ئەیخوا بەشی چواردەورەکەش لێدا ئەم ئیشکردنە لەسەر دنیا لە ئەخیرەوە بێت زۆر جوانە بێت زۆر چێژ بەخشە بێت بەزەگە لە ئەوەوە هات مشکلی بۆ دەبستە بێت بۆیە ئێمە بانگەشەکە وە نیە واز لە دنیا بینین بانگەشەکە ئەوەیە بیخینێت دوای قیامەتەوە هەر بۆیە قورآن فەرمێکی بل تؤثرون الحياة الدنيا ئێوە هەڵەکەتان ئەوەیە دنیاتان هێناوەتە پێشەوە لە کاتێکا والآخرة خير لە کاتێکا قیامەت باشترە ئەمانەی ئەوە بۆ قیامەتە بەس ئەوەی تر بۆ دنیایە ئەگەر دنیا و قیامەتمانە بێ خێر علا خێر ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة ئەمە ڕێگە ڕاستەکەیە بەڵام هەڵەیەکی گەورەیە ئەگەر بڵێین ربنا آتنا في الدنيا حسنة وما له في الآخرة من خلاق لە قیامەت هیچم نایە بەس دنیا بەرێ مشکلەیەکی گەورەیە بۆیە مەسەلەی دنیا یێناوە تاخیرەوە وەقسید فی مەشیکە یعنی پلانداربوون ئامانجداربوون لە ژیانتا یعنی ئینسانێکی ناجح بە ئینسانێکە هەوڵ بە بۆ ئەوەی کە سەرکەوتووبی لە بوارەکەی خۆتە لە اختصاسا لە پارە پیاکردنە لە ژیانی کۆمەڵایەتیدا لە ژیانی هەر بوارێکت هەیە لەو بوارەی خۆتا ناجح بە بۆ ببەرە یەکێک لەو کەسانێک کە زۆر پیاچیتە پێشەوە اینجا دێتەوە بۆ بابەتە ئەدەبیەکان دووبارە بابەتی ئاداب بێنێتەوە پێشەوە غض من صوتك ئەگەر لە چواردەورەکەت بێ حتا بە نەبرەی سەوتیشی خەڵکی زعاج مەکە چ جای ئەوەی جنێو بی چ جای ئەوەی کە بوختانیان بۆ هەڵوەستی چ جای ئەوەی کە غیبەتیان بکەی بەس بە نەبرەی سەوت کە مافی خۆتە بۆ ئین ئەنکەر الأصوات لصوت الحمیر سەوتێکی زۆر ناخۆشی ئینسان زۆر بێزارەکە کاتێک کە گوێت لە دەنگی واژەڵا بێ گوێ درێژە بێت دەیخوا فەرمێ سەوتێکی زۆر یان لوقمان نەسیحەتی کوڕەکەی کرد و خوا بمانی گەڕێتەوە فەرمێ نەسیحەتی کوڕەکەی کرد فەرمێ ئاگات لە دەنگی بێ کەواتە بەرزترین دەرەجەی ئاداب بەکاربێنن لەگەڵ کۆمەڵگەکەدا تەنانەت بە نەبرەی سەوتە بە ئاوازەکانی دەنگی شا خەڵک عەزت نەدەی چ جای ئەوەی ناوەڕۆکەکەی قسەکانی خراپ بێت چ جای ئەوەی هۆشداری ترکە باسمان کرد ئەمە بریتە لە محتەوای ئەو پرۆژە پەروەردەیی کە لوقمان پێی بۆ کوڕەکەی بریتی بوو لە 5 هەنگاوی سەرەکی لە عیبادەتی خواوە دەست پێ بکات لە عەفوەن لە وەحدانیەتی خواوە یەکتاپەرستی خواوە دەست پێ بکات هەتا و ناجحبوون لە ژیانە دێت و بەو ڕیزبەندیشکە قورآن پێی باس کردووی لە دوای ئەمە سوورەتەکە خوای پەروەردگار هەمان گێڕێتەوە بۆ قسەکانی کڕی یەمەوە بۆ قسەی یەکەمم عەرزم کردم چیرۆک وەسیلەیەکە ئەبێ بینەوە بۆ مەبادێ هیچ لەسەر بنەما بکەین لە پەروەردەیە بنەماکان بە جوانی ئینسانی لەسەر پەروەردە بکە ئیتر چیرۆک بەکارهێنی وەک وەسیلە ئیتر فلیم بەکارهێنی ئیتر گۆرانی بەکارهێنی ئیتر سەفرە و سەیران بەکارهێنی هەر شتێ بەکارهێنی بەکاری بێنەوە پەروەردە بەس گرنگەوەی ئامانجەکە بریتی بێ لە پەروەردەیەکی ڕەسەن بۆیە قورآنمان هێنێتەوە بۆ بابەتە ڕەسەنەکانی ناو ئەو قسانە لەوەی پێشوە چیمان باس کرد دێت بۆمان شەرحەکە دێت دوای نموزەجەکە دێتەوە قسەی خۆی ئەفەرمێچین إن شاء الله زرنا نبأ وما نبأ كتب سكين ألم تروا أن الله سخر لكم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة ديت باسي تصلاتي فو منتي فوا كابس أنا عبدك عن يوم أي ولا تنبيني وخوا بفهمت أنا تنبيني وخوا بروردكان أم همو نعمتي أسمان كانوا زي يخسروا بردستان أو إلى أسمان كانوا زيها يخسروا بردستان رامينا وبوتان أما بريتنا خناثي كي بيشكو توتر لبروردا کە بریتە لە سەرنجڕاکێشانی ئینسان بۆ چواردەوری لە دوای ئەو ئاەتانەی ئەو نەسیحەتە نەظەریانەی لوقمان کردی ئەوەی کە پیشانی دا ئاوەوە اینجا خۆی پەروەردگارمان هێنێ بۆ ڕاو دەردوم ئەمان هێنێ فەرمێ ئادێ وەرە سەرنجی چواردەوەکەتان بن ئەوەی کە ئەم نەسیحەتانەتان ئەکا ئەوەی بەرنامەی پەروەردەی بۆ داناون هەر کەوەی ڕزقی داوی ئەوە لێ سەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض هەرچی لە ئاسمانەکان و زەویای ئەو فلوتی بەردەستان کەواتە گوێی لێ بگرن نەسیحەتەکانی وەربگرن ئەو پەروەردەی ئەو دروستە چونکە ئەو زانێت چی بۆ تۆ باشن وأسبغ عليكم نعمه هەموو نعمەتەکانی بۆ هەڵڕشتون ظاهرة وباطنة هەندێک چێ زانن هەندێکی نازانن هەندێکی دیارە هەندێکی دیار نییە ئەمەم جۆرە ماماتە ناو سیلسیلەیەکی تر لە ئاەت کە ئێستا کورتیانەکەینەوە لە سێ خاڵی سەرێکیە خاڵی یەکەمیان ئێستا ماگەین بە مەرحەلەی شەشەم لە سوورەتەکە مەرحەلەی پێنجەم بریتی بوو لە فۆرمەکەی لوقمانی حەکیم فۆرمیانی ئوسلوبەکەی لە پەروەردەیە و چیرۆکیە بۆ ئەستێ بن ئەو مەرحەلەی پێنجەم مەرحەلەی شەشەم بریتە لە گەڕانەوە بۆ نەسیحەتەکانی خواخۆی بەڵام بە شێوازی چی باسی ئەو بنەمایانە ئەکات کە پێویستەکە تەرسیخ کرێت قوڵ بکرێتەوە لەو بنەمایانەوە بۆچی یەکەمیان وەکو ئەوەی کە خوا خاوەنی هەموو شتێکی ئینسانە ئێمە بیرمان بێ خۆمان خاوەنی هیچ نین هەرچیمان هەیە خوا خاوەنیەتی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بریتە لە دەسەڵاتدارێتی خوا لە گەردوونە یەکەمیان منەتی خوایە بەسەرمانە دووەم باسی دەسەڵاتی خوایە خوا توانێ هەموو شتێ بکات
ئەگەر هیدایەتی پێویستایە هەروە هیدایەتمان بە وەلەو شاء ربک لآمن من في الأرض ئەگەر خوا پێویستایە هەمووتانی هیدایەتەدا هەمووتان لەسەر یەک دەوڵەت دروستە بوو نە کەواتە بەدەسەڵات نییە مەسەلەکە کە خوای ئێمەی ڕێیداوین کوفر بکەین نەعوذ بالله لە ئینسانەکان ئەوە لەوە نیە دەسەڵاتی نەبێ بەسەرتانە ئەوە اختیاری داولەتێ بۆیە دێتەوە بۆ باسی دەسەڵاتی خوا کەواتە باسی نیعمەتی خوایە بەسەرمانە دوم باسی دەسەڵاتی خوایە لەگەڵ ئینسانەکانە خاڵی سێهەمیان باسی نیظام و جوانی و ڕێیەکی گردوونە ئەم یاسایانەی بۆ داناینی فەرمیە ها چەند جوان من پەروەردەتانەکەم ئەی بەچیا بزانین زۆر جوانە سەیری کردو بکەن ألم ترى أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى هل كسول الريخويتي هم هو مخلوق لشويني خواني شكا هل شتو لشوينيكا أركي بودان راو أركي بيقو بجواني مجيئرين روج لشو الله كيشي شو لروش الله كيشي شو خوري خصوة فزمتان مانگي خصوة فزمتان هل يكول جي خوي فريكي أركي خويتي كواتا أجر أو نظامي فابوتاني دانا ولا جيانا جيبجي كان وەکو ڕێکی ئەو نظامی ئاسمانەکان و زەویشیانتان ڕێکەبێتەوە هەن وەکو چۆن خۆر و مانگی چیاندانادا ئەرکی بە جوانی جێبەجێەکە کەم تەرخەمی ناکە ئێوەش ئاواهیتان لێشیانتان ژیانێکی ڕێک و ئینسانێکی چاکتان لێ دەرەچێ ئەو ئینسانە دەرەچنکە خوایەوێ کەواتە سێ شتی بۆ باسکردین باسی منەتی خوا بەسەرمانەوە باسی دەسەڵاتی خوا لە گەردوونە باسی ڕێیەکی ئیشەکانی خوا کە تعبیرە بۆ ئەوەی ئەم یاسایانەیشی بۆی مەداناوە هەر ژیانمان ڕێگەکاتەوە بۆ ئەوە نییە بێ عەزێتمان بە ئەم یاسایانەی بۆ دانەناوە ژیانمان قورسکە بۆ ئەو داینەناوە بۆ ئەوەی عەزێتی یەکتر بین یەکێکمان بکا بەزاڵ بەسەرەوەی تریان و نانە بۆ ئەو داینەوە ژیانمان ڕێک بێتەوە ئیتر هەر یەکەو بە جۆرێک ئەرکی بۆدانراوە و هەر یەکەو لە شوێنی خۆیان ئەرکی خۆی دەبینێ ئەمە لە خاڵی شەشەمە هەر لەگەڵ ئەم خاڵەیە شتێکی تریشی بۆ کردوین کاویش بریتیە لە گەڕانەوە بۆ نەوعی ئینسانەکان دوای ئەو نەسیحەتانەی لوقمانیش هێشتا هەر خەڵکی وەکو خۆیانمان هێشتا هەر سێ مەجموعەکەمان هەیە چێن ئەو سێ مەجموعەیە ومن يسلم وجهه إلى الله وهو محسن هاگەڕایەوە بۆ ئیحسانەکەی یەکەم هەر بۆیە ئەڵێم ئەم سوورەتان باوەکەرەوە بێکەوە بەسراوێتەوە یعنی سەید ڕەحمەتی خوای لێ بەسەید قوتڵ زۆر جوانەمەی بۆ کردووی لە چەند شوێنە هەمیشە ئەومان پیشانەداتەوە کە فەرمێ هیچ سوورەتەکان هەموو یەک پارچەن لە ئەوەڵەوە ئەڕوا بە مۆزوعێکی تر دە مۆزوعی ترە بڕێ هەریەتەوە عینی مۆزوع هەمان مۆزوع و هەر هەمان ئامانجە پێکێ هەر بۆیە لە پێشەوە فەرمووی ئەوانەی کە هودە و قورئانە هودە و ڕەحمەتەن للمحسنین چێن ئەوانە ئەوەی ئیسپادن و نەسیحەتان ناکەن نەسیحەتەکان چییە فەرمووی ومن يسلم وجهه لله هەر کەسێک ئەو ئاراستەیە بە جوانی بکات ئەوەی کە خوا باسی کرد لەودی و بە جوانی ئەو ئاراستەیە دیاری بکات وهو محسن ئەوە بێتە محسن ئەی پاداشتەکەی چییە فقد استمسك بالعروة الوثقى دەستی گرتووە بە شتێکی زۆر پتەوە دەستی گرتو بە حەبلێکی زۆر پتەوە دەستی گرتو بە ڕێگایەکی زۆر جوان ناون نابێ لی تێک ناچێ تووشی موسیبەت نابێ تووشی لادان نابێ کەواتە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مەجموعەی دووەمیان چەند دووبارە باسی کاتەوە لێرە ئەوەی هینەکانن وإذا قيل له بيش هو باسي كذا طبعا ترتيبك قريبا وإذا قيل له اتبعوا ما أنزل الله قالوا بل نتبع ما وجدنا عليه آباءنا وتعالى والله ما أنا سرجاني فما نورين جاني فما ناقورين أو يكبوما ما أطول ما هو بيرامانو كنا معنا جماعة الضالو جيش ويشكالن أو يكفوي رئينية أو يكنازل بواقع حتى رابير نازل برابير خوش كان نازل شون تجاني ببينه أما أو كذاك بس تقليدك بس شو نكبه بيلي شوني شتيك راسكو خوا آياتك مرابي سي خوا جوري بقى أولنا بل نتبع ما وجدنا عليه آباءنا نو بس شوێنی ئەوی باوبا پیرانمە وەخوا لەسەر شتێ ڕاهاتی دازنای گۆڕین شت ناگۆڕین نەها چەند جارە سێمان بیستوە نەسەحەتی خەڵکی گەڵم خوا طبیعەتە طبیعەت ناگۆڕێن نەها طبیعەت نییە خوا ئەیگۆڕێت بۆ خوا هیدایەتی داناوە بۆ خوا ئاەتی بۆ نەسەحەتی داناوە بۆ پێغەمبەران ئەنێرێ کابرا تووڕەیە هەڵە بەرامبەر چوار دەورەکەیەکە عەزێتی ماڵ و مناڵەکەیدا بە دووڕەبوون عەزەبێتەکەی پێڵەن کاکە تووڕەمە بە غەڵەتە گوناحبارە بێ بەخوا طبیعەتە ناگۆڕێ هەر ئەو قسەیە با وجدنا عليه آباءنا ئەوە خۆم لەسەری نەک باوا پیرانەشەم ئەڵێ وەڵام ویراسیە بۆمان ماوەتەوە ئێمە هەر بە ویراسە خەریکین ئەم لەم کاسبی حرامەیە کاسبەکەت حرامە ڕستەکەت حرام بەخوا باوا پیرانش بن لەسەرەوە ژیاون ئەوە وا دەبێنە ڕستی تر نییە تر هیچ تر نازانم ئەخواز بێنە لەم کاسبی حرام بۆ دەرکەوتوە حرام نا بەخوا هەر عینی شتە خۆیشی نازانێ بۆ ئیکا بەس ئیکات ما بەر چی بن نتبع ما وجدنا عليه آباءنا ئەوەی لەسەری هاتووی هەر ئەوە ڕۆین و هیچی تر ناگۆڕێنە ژیانمانە ئەمە جۆری دووەمیان بوو کە بریتێنە ضالەکان ئەی جۆری سێمیان ومن كفر فلا يحزنك كفره مجموعەیەکی تر هەیە هەر کافر ئەمانە هەر گەرانن هەر چێکیان پێ بڵێ هەر چەند نەسیحەتیان پێ ڕێک شەرحی ئەوەی ئەو دێبوونەوێ
لەوێ بۆی باس کردین کە کاتێک نەسیحەتێکی گوێداناتێ تۆش لێرەیە گوێیان پێ بدە چونکە ئەو خەفەتی لێ مەخۆ سار مەبەرەوە لە داواکەن فەلا یەحزونکە کفرهم لیان سار مەبەرەوە خەمت نەبێ کە ئەمانە سەد لێ وەرناگرن هل أم مجموعة شرح تري زور بوكردوين دواء وافر ولا إن سألتهم من خلق السماوات والأرض أم مجموعة كده صفة قال أنا مش تزانن مثلا كله وني جهل به مثلا كله ويك الجحود كان ولا إن سألتهم من خلق السماوات والأرض لا يقولون الله لأن برسيك أسمع قال زي سؤال إخوة كنتي أي بو بقسينا كينا بخوا مصلحتك موها هل بو هو غير مغضوب عليه مكان لسورة الفاتحة أو أن كتعظي ده إنه ناقرن بو لبري لدواء علم جمرايانهم جابوا لدواي ئەوەی زانیویانە ئەمە گومڕایی جاڵیان بشار وەکو یەکەم نین کە بەسخەری کڕابواردن بن ئەمانە مەجموعەیەکی ترن خوا بەنابا کە حاڵیان سەختترە بۆیە فەمێن نمتعهم قليلا ثم نضطره إلى عذاب غليظ سدایەکی زۆر توند و ئاوازیان دەدەین سەیری ئەو بەرکە وإذا غشيهم موج كالظلل دعوا الله مخلصين له الدين کاتێک کە لێیانە قەومێ ئەم ئاەدا شکڵمان زۆر هەیە لە قورئانە کاتێ لە ناوەڕاستی دەریایە لێیانە قەومێ كانت أمانة جاريا تنجبه دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر فمنهم مقتصد كانت كرزقاري أنا كان هندي شيان خويا لقرنوا أي باقي كيف وما يجحد بآياتنا هندي كتريان جحودك كانت كفري أمانة إنكارية نقدر نكوتني حق كانت موضوع كبريتي للجحود كردن وجحدوا بها واستيقنتها بأنفسهم لنا خوا أزانا كأمر راسته بلام غير إمكاني ليه كاتا مجموعة سيمن تو برنامج خود يعني نزل مقورا شويني الرمازة كان مكة وسات مبرو لحقيقتك يفود برنامج خود مقورا أجر خلق زور بقلتان أبو أجر بزاني ترجعك درسته مراجعات كردوا بردوام تياسونوت كردوا چند جار دوا أكري له خلق شاكل صالح كاني كمال الله نبي إيوه واني تبتعني به الله نبي إيوه دس شلكه أبي إيوه خودان قورن بوي شوين سادس كون لا تو برنامج خود بقورن تو سود بلا سرعة راستك يفود أو شوين أكبيان لا خوا بوي بيان كردوي خمد نبي أما مجموعة هلوان بلا مراجعات بردوام كروا أجل حالات هقول لك الراس كانوا يتراقب نبي برنامج خود بقورن سام ببروا خاو ببروا برا سريع ترمبا الله شمبا أجل مجموعة هبون زور ببنا حزيان كرب بقى بنتيجة ويستعمل برج لتوب كان شوين عن مكوا فو شو كتب برنامج فوت تيلا فالوردة على دعوة على دين تاريخ على سياسة لهر بواري قالوا بواري كفوت هذا خوار رجيم فوتي بودان هذي عدد شوين كوت وكان تونا قري أمان جبش تانا أوي عددي أو كساني كلقلتان نشاني أودي برنامج راستي هلايا شو كهيج كاتل القرآن بيور بريتي بيور راست درستي يا هلو شوتي بريتي للعدد هيج كاتل هم بيش عدد كان نسبين أقرد يطلعوا أكري راس أكري عددك يزور دقل خلقك يشاكا به أكري عددك يزور دقل خرابك يا به حنش لا قرنا موضوعك يا قومي ونس عددك يزور دورا قافر وارسلناه إلى 100,000 ويزيدون 100,000 كسبوا قول زمني أو قاعد 100,000 كسب للشركات زور قورية ليهم يعني ماني يعني هنا معناه وني هشكاتي قربالديها مخراب به معناه وجني هشكاتي قربالديها مشاك به بوي بيور بريتينيا لعدد قرآن أم موضوع ما بغاسكا بخالي ششم خالي حوتم وبيشكوتايك موضوعك يزور قرنجا ئەویش بریتە لە بابەتی پەروەردەی نێوان یان پەیوەندی نێوان دایک و باوک لە پەروەردەیان لەگەڵ مناڵاتەوە دایک و باوک لەگەڵ مناڵەکانیانە لە دوو شوێنی جیاوازە قورئان ئەمما بڵاسەکە خاڵی یەکەمیان قالوا بل نتبع ما وجدنا عليه آباءنا هەندێک جار ئینسان دایک و باوکی ئەکاتە قودوەیەک بەڵام زۆر بە کوێرانە شوێنیانەکەوێت بەبێ ئەوەی کە بزانێ ئەم دایک و باوکە لەسەر ڕێگە ڕاستەکەنیانە دایک و باوک شەدێ دایک و باوکی نزیکەکە بێت ئەکرێ باو با پیرانە دوورەکە بێت شکامان باسی باو با پیرانەکە نەک باوکی خۆی ئەڵێ باو با پیرانمان چۆن بێ بشوین ئەگەر باو با پیران لەسەر کوفر بوون ئەگەر لەسەر خراپە بوون ئەگەر زوڵمیان هەبوو ئەگەر نەریتێکی خراپ لە ناویانە باو بوو نا ئێمەشێکینەوە کەواتە یەکەم شت بۆمان ڕاست دەکاتەوە ئاگاتان لێوێ دایک و باوک حەقیان زۆرە بەسەرتەوە بەڵام نەکەی کوێرانە شوێنیان بکەوی شوێنی حەقەوە نەک شوێنی باو با پیرانن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ئاەتەکانی ئەو بەرا بۆمان باسەکە لە 33 يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما چی لا يجزي والد عن ولده ڕۆژێک ئەبێ باوک فریای مناڵ ناکەوێت مناڵیش هیچی فریای باوک دایکی ناکەوێت کەواتە ئاگاتان لێبێ کردەوەی چاکی باوک و دایک فریای خراپەی خۆت ناکەوێت فریای تۆ ناکەوێت و چاکەی مناڵ نابێتەوەی ڕزگاربوونی باوک و دایک ئەگەر باوک و دایک کەفایان خراپ بن ئەگەر خراپ بن ئەگەر چاک بن چاکەی دایک مناڵ دەخڵە بێەوەی بەس ئەگەر باوکەکە خۆی خراپ بێ حەزەتی ئیبراهیم باوکی کافر بووە خۆی باوکی پێغەمبەرانە خۆی ئولو العەزمە خۆی ئەو ئینسانەیە خوا
هەزاران فەزلی پێداوە بەڵام فریای باوکی ناکردێتەوە نەسحەتی کردو وەری نەگرت بۆیە پێمانە فەرمێ ئاگاتان لێبێ ڕاستە ئێمە باسی باوک و دایکتان بۆ ئەوکەین باسی پەروەردە ئەکەین دایک و باوک ئەبێ سوودیان بۆ مناڵە بێ مناڵە بێ سوودی بۆ دایک باوکە بێ بەس کە گەڕانەوە بەردەمی خوا وەکولهم ئاتیه یەومە القیامەتی فەردا تاک تاک دێنەوە بەردەمی خوا پێ ناڵێن تۆ کوڕیکی تۆ کچیکەیت پێدەوتێن تۆ کەیت و چیت کردووە تۆ کوڕیکەیت مهم نییە کچیکەی مهم نییە حەسەناتی تۆ لەگەڵ دایک و باوکە ئەچێتە ناو نامەی ئەعمالتەوە و لەویا بەتەنیا حەشرەکری يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم شأن يغنيه هر کەسە و خەریکی شخۆیەتی هەر کەسە و خەریکی شەعنی خۆیەتی ڕاکە بە دوای ئیشی خۆیە کەس فریای کەس ناکەوێ کەس مەجاری ئەوەی نییە بپرسێتەوە لە کەس کەواتە ئاگاتان لێبێ دایک و باوک چەندێک گرنگە بۆ دنیا بۆ کۆکردنەوەی ئەجر باشە بەڵام شانازی ئەوەی کە من بڵێم دایک و باوکم چاکبوون هیچی بۆ منتیان نییە وێڵن جاحێڵ قۆڵێکی زۆر جوانی هەیە کەبرایەکی عالم بووە و شاعرێک بەناوبانگە و ئەدیبێکی بەناوبانگە و پیاوێکی گەورەیە جاحێڵ یەکێکی تر لە کابراایەک لە سەردەمەکەی خۆیان دیارە ئەنازێ بە دایک و باوک و بە خانەوادە و بە ئەمەیە لێ پرسێ ئەرێ جاحێڵ ئەکرێت پێمان بڵێ عەشیرەتەکەی تۆ چێن قەبیلەکە و هۆزەکە و ناوبانگی هۆزەکەت ئەوش زۆر جوان جوابیان داتەوە ئەڵێ عەشیرەت و ناوبانگی هۆزەکەی من لە منەوە دەست پێیەکا بەس ناوبانگ و عەشیرەتی تۆ لە تۆیان کۆتایی دێت باو باپیرانی تۆ هەرچێکیان هەبووە تا لای تۆ هاتووە تۆ ئەوە ئازانی ئەوە گەورەنی درێژەی پێبەی بەس عەشیرەت و ناوبانگی من ئەکرێ باو باپیرمیچیان نەبوو بێ بەس لە منەوە دەست پێیەکا مناڵەکانم شانازیەکەن بەوەی باوکیان کێ بووە بەس تۆ لە تۆیە ئەوەستن ئەگەر باو باپیرە زیینو بنەوە حاشا لێ یەکەن ئەم معنایەتە کەواتە ئەکرێ دایک و باوک ئەکرێ جێگەی شانازی بێ بەس تەنها لەو کاتەیە منیش لەسەر ڕێگە ڕاستەکەیوان بم کاتێک جێگەی شانازین کاتێک ئەتوانم شانازیان پێ بکەم کە خۆشم وەکۆوان بووم بەس ئەگەر من وانە بووم هیچ ئازایەتێکی تیانیەوە هیچم دەست ناکەوێت لە گەورەی دایک و باوکم ئەمە بریتێ لە خاڵی حوتەم کۆتا خاڵی هەشتم کە کۆتایی شوێنێ بە سوورەتەکە خوای پەروەردگار بریتێ لە علمی مطلقی خوا لە گردونە ئەوش لە ڕێگای 5 غەیب بەسەرەکیەکەەوە کە خوا بۆمان باسەکە إن الله عنده علم الساعة خوا ئەزانێت لە قیامەتا چی ڕۆئەدا تەنها لای ئەوە کەس علمی قیامەتی لا نییە ويعلم ما في الأرحام ئەوەی ناو ڕەحمەکان يعني لسكي دايكانا أزاني تشين وكين طبعا أمانة برزان هر هميان معنايكي علميان هي معنايكي كوملايتي وتفسيريكي موضوعي شانيك بس إنه بصورتكوا أجر باسي يكيان به وأم آياته بتنيا ورجرين معنايكي علميتي يا بون منا خواي پروردگار باسي كوربلزاني أكالب يا بلام أكري بيهنين ناو سياقي صورتكوا بلين نخير آياتك ما بستي لويك خوا أزاني من الله كان تانشي درجن إيوه خوتاني لسر تاوان بار مكان خوا ئەزانێ لە قیامەتی خۆتان چۆنە قیامەتی مناڵەکانیشتان هەر لای ئەو هەیە ئێوە خۆتان تاوانبار مەکەن ژیانی خۆتان مەگۆڕن لەبەر خاتری مناڵەکانتان لەبەر خاتری باو باپیرانیشتان کەواتە باسی سیلەی ڕەحمە لە بەینتانە واتان لێ نەکا هەڵە بکەن بەڵام یەکێکتر لە معناکانیە معنا ظاهری ئاەتەکە بریتێ لەوەی کە خوا ئەزانێت چی لەسکی دایکەکانە هەیە یعنی کاتێ هێشتا لە دایکیش نەبووە بۆیە یەکێک لە ئیعجازەکانی قورئان ئەوەیە لێرەیە نافەرمێ ويعلم من في الأرحام نافەرمێ کەیتیایە فەرمێ ما هێشتا نەبووە بە شت یعنی هێشتا نەبووە بە ئینسان هێشتا شتە هێشتا هەر نوتفەیەکە هێشتا هەر مودغەیەکە پارچە گۆشتێکە لەو کاتەیە خوا ئەیزانێت چییە ئەزانێ ئەمە چی دەرەچێ و چۆن و بۆ کوێچێ وما تدري نفس ماذا تكسب غدا نەکەر ئەوە هەر ئێوە نازانە سبەینەشتی ڕوئەدا ناشزانە سبەینە چیتان لێ دێ سبەینێشتان بەدەستی خوایە بەیانیشتان بەدەستی خوایە هەر خوا ئەیزانێ وما تدري نفس بأي أرض تموت لە مەودای درێژخایەنی شاخوا ئەزانێت ئێوە چیتان لێ بەس خۆتان نایزانن کەواتە ئەوەی ئێوە لە سەرتانە بریتێ لەم لەحظەیە بریتێ لە ئیشکردنتان لەسەر ڕاستکردنەوەی ژیانتان پەروەردەکردنی خۆتان و نەوەکانتان بۆ ئێستەتان و بۆ ئەم ڕۆژە سبەینێتان بەدەستی خوایە مردنیشتان بەدەستی خوایە قیامەتیشتان بەدەستی خوایە نەوەکان و مناڵەکانیشتان بەدەستی خوایە وينزل الغيث من فرنوا بزانم إن الله يعلم ما إن الله عنده علم الساعة وينزل الغيث بركته رحمتي خوي هر أو أينيره وبدستي أو غيث بمسي باران بلام تعبيره مو كاتب باران القرآن تعبيره بو رحمة تعبيره بو سوز ومهرباني خوا بو بسر كردنوي خواي لو كاتيا كخوي ايوه بو جوري كخوي ايوه خوي اينيره كاتا خوي پروردگار قيامتي بدسته رحمت و سۆز و میهرەبانیەکانی ژیانیشتان بەدەستی ئەوە و گەشەکردنتان لە ژیانە بەدەست ئەوە و گەشەکردنی وەچە و نەوەتان بەدەستی ئەوە هەر ئەوە ئەیزانێ و سبەینەی خۆشتان
و کاتی مردنی خۆشتان ئەم پێنج غەیبەی هەمووی بەستۆتەوە بەیەکەوە لە پەروەردەی ئینسانە گرنگە ئاگامان لێ بێ ئێمە بە هیچ جۆرێک هەڵنەخەڵەتین بە شتانێک لە ڕێگە ڕاستەکە لاماندا حتا ئەتوانی خەمی سبەینەوە هەبێ بەس ئەم خەمەی سبەینێ واو لێ نەکام ڕۆژێکە بچێ حتا ئەتوانی خەمی مردنێ هەبێ با بە جوانی و بە چاکی و بە دەوڵەمەنی و بە ناجەحی و بە سیحەتی باشەوە بمری بەڵام ئاگاد لێبێ ئەمە واو لێ نەکا کە ژیانێکی خراپ بژیت ژیانێکی لە ڕێی خوا دوور بژیت عەزێتی خەڵکی پێبێ ئەو نەسیحەتانی کە باسمان کرد ئەمە بریتە لە وێنە گشتیەکەی ئەم سوورەتە و بەو مەرحەلەیە بەو هەشت مەرحەلەیە خوای پەروەردگار تەرتیبێکی جوانمان بۆ ئەکا لەوەی کە پەروەردەی ئینسان ئابەم جۆرە ئەکرێ هەر بۆیە سوورەتی لوقمان توانین ناوی بنین سوورەتی پەروەردەی ئینسانەکان لەسەر ئەو نەهجەی کە خوا خۆی ئێوێ نموزەجێکی واقعی جوانیشی تایە کە نموزەجی لوقمانی حەکیمەوە هەر بەویشەوە ناونراوە ئەوەندە جوان و ناجحە بەوە ناونراوە ماوەتەوە سەرەوەی ئایا ئێمە هەرێکێکمان چ نموزەجێ پێشکەشەکەین ئایا ئێمە ئەبینە چی ئەبینە کێ ئایا ئێمە بەکەڵکیەوە دەین نمونەی ئێمە بگەڕێتەوە دوای خۆمان بەکەڵکیەوە دەین کە نەوەکانی داهاتوو باسی ئێمە بکەن بڵێن ئاها فڵان کەس چەند جوان مناڵی پەروەردەکرا چەند جوان ژیا ئاها چەند گەورە ژیا ئاها چەند جوان خەڵکی کۆمەڵگەکەی گۆڕی ئاها ئەمری کرد بە معروف و نەهی کرد لە منکەر ئەوە هەرێکێکمان لە دەستی خۆمان نایەوە سوود وەرگرتنمان لەم ئایەتانە و تەطبیقکردنیان ئەمێنێتەوە بۆ ژیانی خۆمان خۆی پەروەردگار یارمەتیمان بە هەریەکەمان زۆر بە جوانی ئیسفادە لەو ئایەتانە بکەین باش لێی تێبگەین باش جێبەجێیان بکەین ژیانێکی ڕازاومان هەبێ بە نووری قورئان سبحانك اللهم وبحمدك نشهد ان لا اله الا انت نستغفرك ونتوب اليك لرعاوسين تا درسي داهاتوو إن شاء الله بخدمتانەکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته